خۆری تەمەن وا خەریکە هێواش هێواش بەرەو ئاوابوون مل دەنێ تاکو شەوگار عەبای ڕەشی بەسەر ڕووتاندا نەهێناوە و تارمایەکان نەبوونەتە هاو بەشی ڕێت وەرە و دەست خەباوەشی خۆر وەرە و تاوێ لەگەڵماندا مەینەتیەکانی ژیان جێبێڵە و هاوسەفەری کاروانمان بە کات درەنگە و تەمەن فریای ڕێناکەوێ لەگەڵمان بە و بگە بە کاروانی ساڵحان بگە بە کاروانی ساڵحان بەرنامەیەکی تایبەتی مانجی ڕەمەزانی پیرۆزە و ڕۆژانە کاتژمێر 6 و 10 خولەک دێتە خزمەتان لە نووسینی مامۆستا عومەر تۆفیق خەتات پێشکەشکردنی هێمن تۆفیق. بەڕێزان و خۆشەویستان گەیشتین بە بەشی چوارەمی کتێبەکە چوار خۆشەویستەکەی ساڵحان خۆشەویستی خۆی عەزەوەجەل خۆشەویستی قورئانی کەریم خۆشەویستی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم خۆشەویستی مسلمانان بە پشتیوانی خوای گەورە خاڵی یەکەم باز دەکەین خۆشەویستی خوای عەزەوەجەلە لەم گۆی زەویەدا هەموو کەسێ خۆشەویستێکی هەیە و هەمیشە لە خەیاڵیدایە و بیری ناچێت و هەموو شتێکی تر دەکاتە قوربانی ئیتر هەیە دڵداریەکەی لەگەڵ کچێکدا بەزایە دەدات وا دەزانێت سەرزەوی کاول بووە و جگە لەو کچە کچی تریتیان نەماوە نازانێت لایەک لە کچانی سەرزەوی لەو کچە باشتر و ژیرتر و جوانترن کە ئەو کەوتۆتە داوی هەشا دڵداری لەگەڵ ماڵ جوانیدا دەکات و هەموو ساڵێ شێوازی خانوەکەی مۆدێلی سیارەکەی جلوبەرگەکەی خۆی دەگۆڕێت و هەموو سامانی دەخاتە ئەو پێناوە و هەر فریاش ناکەوێت هەشتا پارەکۆکردنەوە بۆتە تەنها خۆشەویستی و دینارێک گشت کەسیەتی پەنا بەخوا هەشە ئارەزوو پەرستی خۆش دەوێ و تا دوایی و چەندان خۆشەویستی تر کەواتە کەس نییە بڵێ من هیچم خۆش ناوێت و باوەڕم بە خۆشەویستیش نییە بەڵام خۆشەویستێکی گەورە هەیە کە زۆرێک لە مرۆڤەکان لێ بێ ئاگان و لە بەردەمی ئەو چێوەدا هەموو خۆشەویستیەکانی سەرەوە تێک دەشکێت و باویان نامێنێ و ساڵحانیش زۆر ژیر بوون و ئەستاون خۆشەویستی خوای گەورەیان هەڵبژاردووە و ئیتر لەو دوا شەرمیان کردووە دڵداری لەگەڵ کچ یان لەگەڵ پارە و سامان یان لەگەڵ ماڵجوانیدا و یان تا دوایی بکەن خۆشەویستی خوایەکێکە لە نیشانە گەورەکانی باوەڕی ڕاستەقینە بە تایبەت لە سەردەمی جەفاوەتدا کە مسلمانان خۆشەویستیان بۆ خوا نەماوە یانیش کەم بۆتەوە بەڵام خوا وعدی داوە ئەو کەسانە لا دەبات و کۆمەڵە کەسانێکی تر دێنێتەکایەوە کە بەو پەڕیمانەی خۆشەویستی خوایان خۆش دەوێت خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت یا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين أعزة على الكافرين يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم ذلك فضل الله يؤتيه من يشاء والله واسع عليم سورة المائدة آيتي 54 واتا أي كومالي باورداران هەر کەسێ لە ئێوە لە ئاینەکەی کە ئیسلامە پاشگەز ببێتەوە خوا بێمنەت دەبێت لێتان و لە باتی ئەوانەدا کۆمەڵێ مسلمانی دڵسۆز و خەمخۆر دەهێنێ کە زۆری خۆش دەوێت و ئەوانیش خۆیان زۆر خۆش دەوێت لە ئاستی برا مسلمانەکانیاندا سەرکزن و لە ئاستی کافراندا توندڕەون و لە ڕێگای خوادا جیهاد دەکەن و گوێ بە لۆمەی لۆمەکارانیش نادەن هەرچەندە خەڵکانی دوور لە خواشتی تریان خۆش بوێ جگە لەخوا بەڵام هەرگیز ناگەنە تۆزی کێوی خۆشەویستی باوەڕدارن بۆ خۆی خۆیان بەڵام ئەمڕۆ پەنا بەخوا مسلمانان هاوکێشەکەیان پێچەوانە کردوتەوە خۆشەویستی ئێمە بۆ خۆی پەروەردگارمان ئەوەندە کەمە ناگاتە یەک لەدەی خۆشەویستی کوڕێک بۆ کچێک یان خۆشەویستی چروکێک بۆ پارە و سامان یان حیزبێک بۆ لایەنەکەی خۆی پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا جارێکی تر بومان دفرميت ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله
سوڕی ئەلبەقەرە ئاەتی 165. واتە لەناو خەڵکیدا کەسانی وایە کە شتێکی تری هێناوە لە باتی خوا دایناوە لە دڵیدا و خۆشیشی دەوێت وەک خۆشەویستی بەندە بۆ خوای گەورە، بەڵام باوەڕداران زۆر لەوان زیاتر خوای خۆیانیان خۆش دەوێت. دەی خوای بمانجێڕە بەو ئیماندارانەی کە خۆت باست کردوون کە تۆیان زۆر خۆش دەوێت. ئەمە پێغەمبەرە سەروەرەکەمانە صلى الله عليه وسلم پێشەوای هەموو ساڵحانی دنیا بوار بە هاوڵان نادا قسە بەو هاوڵە بەڕێزە بڵێن کە تاوانێکی لەدەست دەرچوو بوو لەبەر تەنها ڕەوشتێکی مەزن کە لە هەر کەسدا بێتە دی شانی هەموو مەدحێکی چاکەیە خۆزگە چ ڕەوشتێک بێت. نوعمان خواری ڕازی بێت هاوڵێکی پێغەمبەری ئازیزمان بوو صلى الله عليه وسلم، بەڵام بەداخەوە لە ژێرەوە ئارەقی مەیی دەخواردەوە و چەند جارێک هێنانە بەردەستی پێغەمبەر و ئەویش سزای داری حەدی سەرخۆشانی لێدەدا. تاوە بوو یەکێک لە هاوڵان ئەوەندە بێزار دەبێت لە ڕەوشتی ئەو هاوڵە لە حضوری پێغەمبەردا صلى الله عليه وسلم دەڵێت چەند زۆر دەیهێنن بۆ دارکاریکردن نەفرەتی خوای لێبێت. پێغەمبەری بە سۆز و بەڕەحم صلى الله عليه وسلم پێی ناخۆشە قسە بە هاوڵان بڵێن، تەنانەت تاوانبارەکانیش و بۆیە فەرمووی بەو پیاوە هەرگیز نەفرەتی لێ نەکەیت چونکە ئەو نوعمانە خوا و پێغەمبەرەکەی زۆر خۆش دەوێت. خۆشویستنی پەروەردگار تام و چێژێکی نادیارە و لەناو دڵدایە، بەڵام ئایا نیشانەیەکی هەیە کە مرۆڤ بۆی دەربکەوێت کە خۆشەویستیەکەی بۆ خوا تەواو و وەرگیراوە؟ ئەمەش پیا و ساڵحە مەزنەکەی شاری بەسڕە پێشەوە حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێت ئەمەمان بۆ ڕوون دەکاتەوە. پێشەوە حەسەن بەسری ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت هاوڵانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بە پێغەمبەریان وت ئێمە خوای خۆمانمان زۆر زۆر خۆش دەوێت. خوای گەورەش ویستی نیشانەیەک دانێت بۆ ڕاستی و دروستی و خۆشەویستیە. خوای عەزەوەجەل ئەم ئاەتەی ناردە خوارەوە فەرمووی ئەی موحەممەد پێیان بڵێ ئەگەر ئێوە ڕاست دەکەن و خواتان خۆش دەوێت شوێن من بکەون خوایش ئێوەی خۆش دەوێت. گەورەترین بەڵگەی خۆشەویستی خوای گەورە ئەوەیە کە خوا چی پێ ناخۆشە ئێمەش پێمان ناخۆش بێت و چیشی پێخۆشە ئێمەش پێمان خۆش بێت. و ئەمەش قسەی پێشەوایەکی ساڵحی ئەم ئومەتە چاکەیە کە ناوی بشری کوڕی سەریە. بزانین چی دەفەرمێت. بشری کوڕی سڕی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت لە نیشانەی خۆشویستی خوا نییە کە ئەوەی خۆشەویستەکەت پێی ناخۆشە تۆ پێت خۆش بێت. ساڵحان لە کاتی سەرمەرجی جاشێت و شەیدای پەروەردگاریان بوون و ئەوەش زەکەریایە. بزانین لە کاتی سەرمەرگدا چی دەڵێت. پیاوچاک زەکەریانی کوڕی عەدی ڕەحمەتی خوای لێبێت لە کاتی گیانەڵڵا سەرمەرجیدا دەستەکانی بەرز کردەوە بۆ لای خوا و فەرمووی ئەی خوایە پەروەردگارم من زۆر زۆر تامەزرۆ و شەیدای دیدارتم. کچێک وانەی خۆشەویستی پەروەردگاری بە باوکی زانە و خواناسی دەوتەوە و فێری کرد کە چۆن جگە لە خوای عەزەوەجەل کەسی تری خۆش نەوێت و ئەو باوکە ساڵحەیش چەند جوان و بە سنجی فراوانەوە ئەو نسحەتەی لێوەردەگرێت. سەڕی سەقەطی دەڵێت گوێم لێ بوو فوضەیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوای لێبێت دەی فەرموو کچێکم باڵ ئێشەیەکی گرت و منیش چووم بۆ سەردانی و پێم وت کچی شیرینم باڵەکەت چۆنە؟ کچەکەش وتی باوکە گیان خوای گەورەوەندە پاداشی زۆری بۆ ئامادە کردووم لەسەری کە هەرگیز لەژێر شکر و سوپاسی دەرناچم. دەڵێ سەرسام بووم لەو باوەڕە پڕ لە دڵنیاییەی. فوضەیل دەڵێ لەو کاتەدا لە لای دانیشتبووم کوڕێکم هات بۆ لام کە تەمەنی 3 ساڵان بوو. منیش تێرماچم کرد و گوشاردم بە سنگمەوە. کچەکەم پێیوتم پرسیارێک لێ دەکەم تخوا ئەو منداڵەتت خۆش دەوێت؟ وتم بەڵێ کچی خۆم سوێن بەخوا خۆشم دەوێت. ئەویش پێیوتم چەند خراپی لەگەڵ خوادا باوکە گیان چونکە من وام دەزانی لەگەڵ خوادا هیچ شتێکی ترت خۆش ناوێت. منیش پێم وت ئەی کچی خۆم ئەی ئێوە منداڵی خۆتانتان خۆش ناوێت؟ ئەویش وتی خۆشەویستی شایستەی خوای پەروەردگارە و ڕەحم و سۆزیش بۆ ماڵ و منداڵە. دەڵێ فوضەیل بە هەردوو دەستی دای بەسەری خۆیدا و هاواری کرد ئەی پەروەردگارم کچەکەم لەسەر خۆشەویستی خۆی و براکەی ڕەخنە و توانجی لێگرتم. دەی سوێن بە ئیززەتت تا مردن لەگەڵ خۆشەویستی تۆدا هیچ شتێکی ترم خۆش ناوێت. ئەزانی پاداشتی خواناسی و کردەوەی چاک بەهەشتا، بەڵام ئەی پاداشی خۆشویستنی پەروەردگار دەبێت چی بێ؟ وەڵامی ئەمە لای پیا و ساڵحە سەرمەشقەکەی وڵاتی میسرە ذنونی میسری ڕەحمەتی خوای لێبێت فەرمیەتی هەر کەسێ ئەوەندە خواناسی و بەنداتی پەروەردگار بکات تا دەیکوژێت ئەوە خوێنەکەی بەهەشتی نەبراوە دەبێت بۆی. بەڵام هەر کەسێ ڕۆچوونی لە خۆشەویستی خوای پەروەردگاریدا بیکوژێت ئەوە خوێنەکەی لە ڕۆژی قیامەتدا وەردەگرێتەوە کە تەمەشاکردنی ڕووی پەروەردگارە خوایە بیکەی بەبەشی هەموو لایەکمان. گەورە پیاوچاکێکی تر بە ناوی یەحیای کوڕی موعاذەوە ئەم مەسەلەیەمان زیاتر بۆ بەرجەستە دەکات و بە نمونەی سفرە و نان خواردن دەیهێنێتەوە. عەبدوڵای کوڕی سەهەل دەڵێ گوێم لێ بوو یەحیای کوڕی موعاذ ڕەحمەتی خوای لێبێ دەیفەرموو
جیاوازی زۆرە لە نێوان کەسێکدا ئامادەی داوەتێک ببێت لەبەر خواردنەکە و لە نێوان کەسیشکیشدا کە ئامادەی خواردنەکە بێت لەبەر دیداری یار. کەواتە حەزمان لە بەهەشتە چونکە بینینی پەروەردگاری بەدوادا دێت. هەر ئەم یەحیایە ئەم گەورە ساڵحەی ئیسلامم جارێکی تر باسی خۆشویستنی خوامان بۆ دەکات و دەڵێ ئێمە خوامان خۆش دەوێت کە هێشتا هەر باسەکەیان بۆ کردوین و نەماندیوە و ئاوا شەیدای دەبین ئای لەو ساتە وەختەی کە دەبینین چ شاگەشکەیەک دەبین. جامیعی کوڕی ئەحمەدی خەزاف دەڵێ بیستم لە یەحیای کوڕی موعادەوە ڕەحمەتی خوای لێبێ دەیفەرموو خواناسان دوو جۆرن، جۆرێکیان دڵخۆشە بەوەی بەندایەتی و پەرستشی پەروەردگاری ئەنجام داوە و جۆرێکی تریان دڵخۆشە بەوەی خوای خۆیان ناسیوە. یەکەمیان دڵی بەخوا خۆشە لەبەر خۆیەتی، بەڵام دووەمیان دڵی بەخوا خۆشە لەبەر خوایی خۆیەتی. یەحیا دەڵێ ئەمە خۆشویستیەکەی دووەم تەنها بە بیستنی ئاوا و خوای خۆش دەوێت. دەی ئایا دەبێت چۆن دڵخۆشیەک ڕویان تێبکە ئەگەر بە چاوی خۆیان بیبینن. هەرم پیاوچاکە مەزنە ڕەحمەتی خوای لێبێت مژدەیەکی خۆشمان پێدەدات بۆ ئەوانەمان کە زیاتر لە خەڵکی تر خۆیان خۆش دەوێت بزانین ئەم مژدەیە چییە. یەحیای کوڕی موعاد ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت بە ئەندازەی لە خواترسانی تۆ خەڵکیش لە تۆ هەیبەت دەکەن و بە ئەندازەی خۆشویستنی تۆ بۆ خوا خەڵکیش تۆیان خۆش دەوێت. بە ئەندازەی خەریکبوونت بەخواوە بەکاری بەندایەتیە ئەوانەوە خەڵکیش بە تۆ خەریک دەبن و ڕێزت دەگرن. براو خوشکی ساڵح و ساڵیحەم لەم کاروانە مبارەکە دوامەکەوە چونکە دنیایەکی زۆر ئاڵ و پەمەیە و ئەوە خوشکێکی ساڵحی سەرمەشقە کە ناوی ڕەیحانە خانە و ئەوەندە خۆی خۆشویستوە وەک شێتی لێ هاتبوو تا ناویان نابوو شێت. بابزانین ئەو خانمە ژیرە چی دەفەرمێت. ئەوسی ئاوەر دەڵێ شەوێکیان ڕەیحانە مەجنونەم بینی لەخوا دەپاڕایەوە و لە دوعاکەیدا دەیوت پەنا دەگرم بە جەستێک لە بەردەمی تۆدا نەچێت بە سوژدەدا و کوێ بێت ئەو دوو چاوەی لە خۆشویستنی تۆدا نەگری و دەستێک وشک بێت کە بەرزی ناکاتەوە بۆ لای تۆ و پاشان بە شعرەوە دەیوت ئەی خۆشەویستەکەی دڵم تۆ ئەوینداری منی بەردەوام تۆ هیوام و هۆکاری شادی منی. هەمسی کوڕی حەسەن لە ناو قوڵایی شەودا مژدەی ئەوەمان پێدەدات کە هەرگیز لەو باوەڕدا نییە خۆشەویستەکەی سزا بدات. دەی خزمینە توخواوەرن با خوامان خۆش بێت ئەو کاتە دڵی نایە بە ئاگر سزامان بدات. وەک دەڵێ پیاو ساڵحی سەدەمی ئومەویەکان کە ناوی هەمسی کوڕی حەسەن بوو ڕەحمەتی خوای لێبێت هەرکە شەودا دەهات دەستی دەکرد بە شەو نوێژ و پاڕانەوە لە ناو جەرگەی شەودا دەستەکانی بەرز دەکردەوە بۆ لای خوا و هاواری دەکرد تۆ بڵێ دڵت بێنی سزای بن بدەیت لە کاتێکدا تۆ بینایی چاوی منی ئەی خۆشەویستەکەی ناو دڵم. باسەرێکیش بدەین لە پیاو ساڵحەکەی مووسڵ فتح المووسڵی سوودێکی باشی لێوەردەگیرێت بەو کەسانەی کە خۆیان زۆر خۆش دەوێت. بەڵام داخەکەم هەژاران نیانە لە جەژنی قورباندا حەیوان سەربڕن و قوربانی بکەن ئەی ئەوانە چۆن خۆشەویستیان بۆ خوا دەردەخەن. ئیبراهیمی کوڕی موسا دەڵێ فتح المووسلیم بینی لە جەژنی قورباندا دەگەڕا بۆنی گۆشتی برژا و کۆڵانەکانی داگیر کردبوو چۆ ناو کۆڵانێک و گوێم لێبوو دەیوت ئەی خوای گیان وا خەڵکی حەیوان بۆ تۆ سەردەبڕن و قوربانیت بۆ دەکەن بەڵام من بە خەفەتباری بەردەواممەوە دەمەوێت لێت نزیک ببمەوە ئەی خۆشەویستەکەم بۆچی دەمهێڵیتەوە لە کوچە و کۆڵانەکاندا بە غەمباری ئەمەی وتو لە هۆش خۆی چوو لە پاش 3 ڕۆژ کفن و دفنمان کرد ڕەحمەتی خوای لێبێ. خوشکان و برایانم ئەی ئەوانەی دەتانەوێت بزانن خواتان خۆش دەوێت چونە ناو کاروانە مبارەکەکەوە دەی با سەردانی خوشکێکی گەورە ساڵحەی ئیسلام بکەین کە ناوی بەیزای کچی مفەزەلە ڕەحمەتی خوای لێبێت و هەندێ لە نیشانەکانمان بۆ ئاشکرا دەکات. ئەحمەدی کوڕی حەواری دەڵێ لە خاتوو ئەسمای ڕومەیلەم بیستووە کە یەکێک بوو لە خواناسان دەڵێ پرسیارم کرد لە بەیزای کچی مفەزەل ڕەحمەتی خوای لێبێت و پێم وت ئایا ئەو کەسەی خوای خۆش دەوێت نیشانەی هەیە تا پێی بناسرێتەوە. بەیزا لە وەڵامدا وتی بۆچی لە تۆ وایە خوشکی خۆم خۆشەویستی بەندە بۆ گەورەکەی دەشاردرێتەوە بە ئەو پەڕی توانە هەوڵ بدات کە ئەو خۆشەویستە بشارێتەوە ناتوانێت بیشارێتەوە. دەڵێ پێم وت ئەو نیشانەنەم بۆ باز بکە وەستیان بکە بۆم. ئەو خانمە لە وەڵام داوتی ئەگەر ئەو کەسە ببینی کە خۆی خۆش دەوێت سەرسام دەبیت و سرد لێی سوڕ دەمێنێت بە سەرزەویدا خۆی پێ ناگیرێت و ئۆقرە ناگرێت وەک باڵندەیەکی سام ناکە حەزی بە تەنهاییە ئیسراحەتی لە خۆی بڕیوە و خواردنی لەو پەڕی برسێتیشدا خۆشەویستیە و خواردنەوەشی لەو پەڕی توێنێتیدا خۆشەویستیە هەرگیز بێتاقەت نابێت
لە خزمەتکردنی خوای پەروەردگار. جێگرانی بەڕێز و خۆشەویست، با پێکەوە سەرێک بدەین لە چیاکانی لوبنان و بزانین خوا ناسێک نادۆزینەوە خۆشەویستی خوامان تێدا بڕوێنێت و شانی چونە ناو کاروانی ساڵحانمان بکات. عەبدوڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێبێت دەڵێ بە چێوی لوبناندا سەرکەوتم و گەیشتم بە پیاوێک هەیبەتی هەبوو، مێزەری خوشوع و سەرکزی لەسەر نابوو، جلوبەرجی قەناعەتی لەبەر کردبوو، بەدەنجی بەرز ئەم شعرەی دەوتەوە: ئەی خۆشەویستی ناو دڵم من چێم هەیە جگەل لە تۆ، و ئەمڕۆ تاوانبارێ بەرەو ڕووت هات بە ئومێدی ڕەحمەتی تۆ. تۆی ئومێد و تۆ جێگای شادی منی، دڵ نایەڵێ کەسێکی کەم خۆش بێت جگەل لە تۆ. بەهەشتم ناوێ لەبەر خاتری خۆشیەکەی، بەڵکو بۆیە دەمەوێت تا لەوێ شاد بم بە دیداری تۆ. زاهید و خواناسی دیمەشق خات و سوەیبەی بەهلول داوە لە خوا دەکات کە ڕۆژی قیامەت 2 سزای لەسەر کۆ نەکاتەوە. ئەو 2 سزایە کامەیە؟ ئەحمەدی کوڕی حەواری دەڵێ گوێم لێبوو خات و سویبەی کچی بالۆل ڕەحمەتی خوای لێبێت دەی فەرموو دەیسا خوایە لە قیامەتدا 2 سزام لەسەر کۆمەکەرەوە، کێکەمیان سزای ئاگری دۆزەخ و دووەمیان نەگەیشتن بە دیداری تۆ. خۆشتێکی زۆر باشە مرۆڤ لە ترسی دۆزەخ و بە هیوای بەهەشتەوە خوا ناسی بکات، بەڵام ئەوە ئاستێکی نزمە و کەمە و هەرگیز خاوەنەکەی ناباتە ناو کاروانی مبارەکی ساڵحانەوە تا لەبەر خۆشەویستی خواناسی نەکات. محەممەدی کوڕی ئەحمەد دەڵێت گوێم لێبوو عالی کوڕی موافق ڕەحمەتی خوای لێبێت چەندان جار کە لە ژمارە نایەت دەیفەرموو: ئەی پەروەردگارم، ئەگەر دەزانی من تۆ دەپەرستم لەبەر ترسی ئاگری دۆزەخت سزام بدە پێی، و ئەگەر دەزانی من لەبەر خۆشی و سەفای بەهەشتەکەت دەتپەرستم ئەوە بێبەشم کەلێی و بەڵام ئەگەر دەزانی من لە خۆشەویستیمەوە بۆ تۆ و لە خۆشەویستی سەیکنی ڕووی پیرۆزی تۆ دەتپەرستم ئەوە یەک جار ڕووی خۆتم لە قیامەتدا پێ پیشان بدە و ئیتر دوای ئەوە چیم لێ دەکەیت پێم بکە و دەیمخەیتە کوێ بمخە. با بەردەوام ئەو نزا جوانەی داود عەلەیهی السەلام لەسەر زارمان بێت کە پێغەمبەری خوایش صلی الله علیه وسلم دووبارەی کردوتەوە کە داوایان کردو کە خوایە خۆشەویست بکە لە لامان. مالیکی کوڕی دینار دەفەرمێت پێمان گەیشتووە کە داود پێغەمبەر عەلەیهی السەلام لە دوعا و نزاکانیدا دەیفەرموو: ئەی خوای پەروەردگارم، خۆشەویستی خۆتم لەلا خۆشەویستتر بکە لە چاوەکانم و گوێچکەم، زیاتر لە خۆشی و چێژی ئاوی سارد لە ئەو پەڕی توێنێتیدا. ئەزانی بەخشندەی لووتکە و چڵە پۆپەی سەخاوت کامەیە؟ دەی با بڕۆینە خزمەت ژنە ساڵحەکەی ئیسلام و خواناسی بە ناوبانجی سەرمەشق خوشکە ڕابیعە العەدەویە ڕەحمەتی خوای لێبێت و بزانین چی بە خواناسی سەردەمی خۆی سوفیانی ثەوری دەڵێ. عەبدوسەمەدی سائیغ دەڵێ ڕۆژێکیان سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێت چوو بۆ سەردانی ڕابیعەی عەدەوی ڕەحمەتی خوای لێبێت و لەوێ ڕابیعە ڕووی تێکرد و لێ پرسی: ئێوە چۆن لە سەخاوەت یەگەیشتون؟ سوفیانی ژووتی: لە لای خەڵکی دنیا و کەسەیە کە هەموو ماڵەکەی دەبەخشێت، لە لای خەڵکی ئاخیرە دەوێ خۆشی ببەخشێت بەخوا. ڕابیعە فەرمووی: بەهەڵەدا چون لەمەدا. سوفیانیش فەرمووی: ئەی تۆ ڕەحمەتی خوا لێبێت چۆن لە سەخاوەت گەیشتوویت؟ ڕابیعە فەرمووی: سەخاوەت ئەوەیە خوا بناسیت و بیپەرستیت بەبێ ئەوەی بەتەمای پاداشت و بەخشش بیت لێ. و ئەم شعرێکی خوێندەوە: بەهەشت تامێکی هەیە ئەگەر تۆ نەبینم ئەی خوددا، خەڵکانی هەن بۆ بەهەشت تۆیان دەوێ من تەنها خۆتم دەوێ. بە هەموو من دڵنیابی ناگەینە لووتکە و ناگەینە ڕزەکانی کاروانی ساڵحان تاخوا لە هەموو شتێکمان خۆشەویستتر نەبێت بەلامانەوە و تامانەتەکەشی کە قورئانەکەیەتی نەیخێنێ سەر چاومان و خۆشمان نەوێت. ئەحمەدی کوڕی ئەبی حەواری دەڵێ لە سوفیانی عوەینەم بیست ڕەحمەتی خوای لێبێت دەیفەرموو: سویان بەخوا ناگەنە چڵەپۆپەی ئیسلامەتی و خواناسی ڕاستەقینە تا خوای گەورەتان لە هەموو شتێکدا زیاتر خۆش نەوێت و هەر کەسیش قورئانەکەی خوای خۆش بوێت ئەوە بە دڵنیاییەوە خوای خۆشویستە. خوشکان و برانی ساڵحم، با لەگەڵ ذەنوندا سەردانێکی چیای لوبنان کەینەوە، با سەردانی پیاوچاکێکی باریکەلە بکەین و وانەیەکی لەلا بخوێنین بۆ سەفەرە مبارەکەکەمان بە دوای کاروانەکەی ساڵحانەوە سوودێکی باشی لێوەربگرین. ذنونی میسری دەڵێ بە کەژی لوبناندا هەڵدەگەڕام، لەوێ گەیشتم بە مامۆستایەکی بە تەمەنی باریکەلا بە جۆرێک لاواز بوو دەدوت لە گۆڕستان هاتەوەتەوە. سەلامم لێ کرد و وەڵامی دامە و پاشان دەستی کردەوە بە نوێژکردن و پشتی لێکردم. منیش وتم: ڕەحمەتی خواد لێبێت، ئامۆژگاریەکم بکە، دوعایەکی خێرم لە خوای عەزەوەجەل بۆ بکە. وتی داواکارم لە خوددا دڵت خۆش بکات بە نزیکردنەوەی تۆ لە خۆی. وتم: دەی زیاترم پێ بڵێ. ئەوی وتی: کوڕی خۆم، هەر کەسێ خوا وای لێ بکات کە حەز بە نزیک بوونەوە بکات لە خواوە ئەوە خوای گەورە 4 تایبەتمەندی خۆی پێدەبەخشێت. یەکەم، سەربەرزی پێدەدات بەبێ پاڵپشتی هۆز و خزمان. دووەم، زانستی پێدەدات بەبێ خۆڕەتاندن.
سێم دەوڵەمەندی بەبێ ماڵ و سامان. چوارەم دڵخۆشی دەکات بەبێ بوونی دەست و قەڵەم و تاقم و حیزبێک لە پشتیەوە بێت. پاشان پێی وتم من بە خەڵکی بەستم لەگەڵ خوای خۆم دام و بڕۆ بە خۆشی وازم لێ بێنە. منیش پێم وت ڕەحمەتی خوا لێ بێت، من 3 ڕۆژە لێرە مامەتەوە تا شتێکم پێ بڵێیت. ئەویش پێی وتم تا بۆت دەکرێت خوات خۆش بوێت و خۆشەویستی ئەو بە هیچ شتێک مەگۆڕەوە. ئەوانەی خوایان خۆش دەوێت ئەوانە تاجی خواناسان و ئاڵا هەڵگری زاهیدان و هەر ئەوانن هەڵبژاردە و خۆشەویستانی خوددا. باوتێکی زانای خواناس داودی تائی لە کۆتاییدا بخەینە بیری خۆمان و لەگەڵیدا و لەگەڵ پەروەردگارماندا بیڵێینەوە. دایکی سایدی کوڕی عەڵقەمەی نەخائی دەڵێ جێم لە داودی تائی بوو ڕەحمەتی خوای لێبێ لە نیوە شەودا و دەی فەرموو ئەی پەروەردگارم هەموو خەفەتی تۆم ئەوەندە زۆرەکە هەموو خەفەتێکی دیکەی لە بیر بردوومەتەوە و خەوی لە چاوەکارم تۆراندووە. ئاواتی گەیشتن بە دیداری مبارەکەت هەموو خۆشی و لەذەتێکی لە بیر بردوومەتەوە و من لە ناو زیندانی ژیاندام و مردن بە دوامەوەیە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. گەیشتین بە بەشی چوارەمی کتێبەکەمان کە ساڵحان لە ناو 4 خۆشەویستدا ژیاون. خۆشەویستی و ئەوینداری دووەم ساڵحان ئەویندار و خۆشەویستی قورئانی کەریمن. قورئان دوایین خەڵاتی پەروەردگاری زەوی و ئاسمانەکانە بۆ سەرجەم مرۆڤایەتی بە هەموو زمان و ڕەگەز و نەژادێکیانەوە. دەبێت چەند خۆشبەخت بێدە و کەسانەی بە دڵ و گیان قورئانیان خۆش دەوێت و شوێن ڕێنماییەکانی دەکەون. ئەگەر نامە و ئاراستەیەکی سەرۆک کۆمارێکت بۆ بێت چۆن دەیخەیتە سەر چاوت و چۆن باسی دەکەت و سوپاسی نێرەر و هێنەرەکەی دەکەیت، چۆن چەندان جا دەیخوێنیتەوە و لە وشەکانی ورد دەبیتەوە و بە موژدەکانی خۆشحاڵ و بە هەڕەشەکانیشی غەمبار دەبیت. ئەم قورئانە ئەمانەتێکی زۆر گەورە و گرانە و خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ئەگەر بمان ناردە بۆ سەر چێوەکان خۆیان پێ نەدەگیرا و ورد و خاش دەبوون. هەروەکو خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا بۆمان بەیان دەکات و دەفەرمێت لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. واتا خوای گەورە دەربارەی گەورەی قورئان دەفەرمێت ئەگەر ئەم قورئانەی کە بۆ ئێوەمان ناردووە بۆ چێوە سەرکەشەکانمان بناردایە لە ترساندا لەرزیان لێدەهات و تێک و پێک دەشکان بەسەر یەکدا و ئەم نمونەیەش بۆ مرۆڤەکان دێنێتەوە تا بیر بکەنەوە و بگەڕێنەوە بۆ لای قورئان و ببنە سەربازێکی گیان لەسەر دەستی ئەم قورئانە پیرۆزە. خوای گەورە و عەزە وەجەل بۆ ئەوەی قورئان وەک تەورات و ئینجیل نەفەوتێ و نەناو قەشەکاندا ون نەبێت و نەبێت بە چەند قورئانێکەوە و هەرزانە و بە ڕیوایەتی خۆی بینووسێتەوە فەرزی کردووە لەسەر یەکێکەی مسلمانە خوێندەوارەکان کە ڕۆژانە و شەوانە بە پێی بۆلوان و بۆکران بیخوێننەوە. هەروەکو خوای پەروەردگار لە قورئانەکەیدا دەفەرمێت فقرأوا ما تيسر من القرآن. سوڕەی المزەممیل ئایەتی 20. واتە خوای گەورە ڕووی فەرموودەی دەکاتە سەرجەم کۆمەڵی مسلمانان و پێیان دەفەرمێت چەندێک بۆتان دەکرێت لە قورئان خوێندن قورئان دەور بکەنەوە. جابرایان و خوشکانی بەڕێز و خۆشەویستم، وەرن با لە ڕێگەی قورئان خوێندنەوە بەرەو کاروانی ساڵحان بڕۆین، چونکە خوای عەزە وەجەل وەسفی بەندە خواناسەکانی پەوە دەکات کە لە نێو جەرگەی شەوەکاندا بەدەنجی زوڵاڵیان دەیڵێنەوە و دەوری دەکەنەوە. هەروەکو خوای گەورە سبحانه وتعالى لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت بۆمان ليسوا سواء من أهل الكتاب أمة قائمة يتلون آيات الله آناء الليل وهم يسجدون. سورة آل عمران آياتي 113. واتا ئەو بەندە خواناسە پیاوانێک و ژنانێکی ساڵحن بۆ جۆرێ بۆ خوا سوڵحاون کە لە ناو جەرگەی شەوەکاندا بەدەنجی قورئان خوێندنی ئەوان بێ ئاگایان ڕادەچڵەکێن و بەدەم کوڕنوش بردنەوە شەوەکان بەڕێ دەکەن. خۆزگەمان بەوانە ساڵحان قورئانیان بەهەل زانیوە و زۆریان خۆشویستە و هەوڵیان داوە فێری ببن و
پاشان هەوڵیان داوە خەڵکی دیریش فێر بکەن و ئەوەشیان لە فەرموودەیەکی سەحیحی پێغەمبەری نازدارمانە وەرگرتووە کەوا حەجاجی کوڕی مەنهال لە شەعبەوە خوالی ڕازی بێت دەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی چاکترین کەستانە و کەسانەتانن کە قورئان فێربوون و پاشانیش خەڵکی فێر دەکەن. ئەبوو عەبدوڕەحمانی سەلەمی کە ئەم فەرمودەی لە زاری عوثمانی کوڕی عەفانەوە خوالی ڕازی بێ دەجێڕێتەوە. پاش گێڕانەوەی فەرمودەکە فەرمووی منیش لە خۆشی ئەو فەرمودەیە کە ئەمە حەڵقەی قورئان خوێندنم داناوە و منداڵی مسلمانان فێری قورئان دەکەم. جا خوشک و برایانی مسلمانم، ژیان ئەوەندە درێژ نییە کە بەشیەوە بکات کە خەریکی خوێندنی شتی تر بیت جگە لە قورئانەکەی پەروەردگار. دەسەیرێکی یەکێ لە گەورە شاعیرەکانی سەردەمی نەفامی بکە کە ناوی لوبەید بوو، زانت چۆن لە بەرامبەر قورئاندا شعری بۆ نەوتراوە. عومەری کوڕی خەتاب خوالی ڕازی بێ لە سەردەمێکدا ئەمیری باوەڕداران بوو، نامەی نارد بۆ والیەکەی بۆ سەر کوفەوە. مغەیرەی کوڕی شوعبە خوالی ڕازی بێ و پێیوت هەموو ئەو شاعیرانە لە ناوچەی تۆن کۆیان بکەرەوە، چه شعرێکیان لە هەردوو سەردەمی جاهیلی و ئیسلامیدا نووسیوە با هەموویت بۆ بڵێن و پاشان لەو بارەوە نامەم بۆ بنووسەرەوە. مغەیرە شاعیرەکانی بان کرد لە ناویاندا گەورە شاعری سەردەمی جاهیلی و خاوەنی معەلەقات لوبەیدی کوڕی ڕەبیعەی بان کرد و داوای لێکرد شعرەکانی خۆی بۆ بخوێنێتەوە. لەبیدیش عاشق و شەیدای قورئانی پیرۆز ڕووی کردەوالی و فەرمووی داوای لێبوردن دەکەم لەو ڕۆژەوەی خوای عەزەوەجەل لە باتی شعردا هەدوو سوورەی ئەلبەقەرە و ئالی ئەمرانی پێخەڵات کردوم وازم لە شعر وتن هێناوە. مغیرە خوالی ڕازی بێ زۆر سەرسام و خۆشحاڵ بوو بەو وەڵامە مەزنە و لە شاعیرێکی مەزنیشەوە. بۆیە نامەی نووسی بۆ ئەمیری باوەڕداران و مەسەلەکەی بۆ ڕوون کردەوە و بۆ جێڕایەوە و عومەریش نامەی بۆ نووسی و پێی فەرموو 500 دینار بۆ موچەکەی لەبید زیاد بکەن، ئەمە سەردارەکەمانە، دەستمان دەگرێت و دەیداتە دەستی قورئان و دەمانکات بە عاشق و معشوق لەگەڵیدا تا بەردەوام بیخوێنیتەوە ئیتر با دوو ئاەتیش بێت و ئەو بۆ ئێمە لە دوو حۆشتری قەڵەوی پشتبەرز باشترە. موسای کوڕی عەلی دەڵێ لە باوکم بیست دەیوت لە عوقبەی کوڕی عامرم بیست خوالی ڕازی بێ دەی فەرموو ئێمە لە ناو تاقیمی سیفەدا دانیشت بووین، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە ناومان و فەرمووی چ کەسێ لە ئێوە حەز دەکات تا ئێستا خۆی بگەێنێتە لە وەرگای بەطحان یان عەقیق و ڕۆژانە دوو حۆشتری قەڵە و پشتبەرز بۆ خۆی بێنێتەوە بە حەڵاڵی؟ وتمان هەمومان حەزمان لێیە ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. فەرمووی دەی هەر کەسێ لە ئێوە بڕواتە مزگەوتەوە و دوو ئاەت لە قورئانەکەی پەروەردگار فێر بێت و دەوری کاتەوە باشترە بۆی لە دوو حۆشتری پشتبەرز و 3 ئاەت لە 3 حۆشتر و 4 ئاەت لە 4 حۆشتر و بە پێی ژمارەی ئاەتەکان حۆشترەکان زیاد دەکات. هەیاران وەرن با لە ناو جەرگەی شەوەکان و ڕۆژدا قورئان لە باوەش بگرین و بە دڵ و گیان و بەدەنجی بەرز و بەنهێنی بیخوێنین، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی دوو کەس شایەنیەوەن حەسوودیان پێ ببرێت، ئەو دوو کەسە چیان و لەسەر چی حەسوودیان پێ ببرێت؟ عەبدوڵای کوڕی عەمر خوالی ڕازی بێ دەفەرمێ لە پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بیست دەیفەرموو حەسوودی بە کەس نابێت لە دوو شتدا نەبێت، یەکەمیان کەسێک کە خوای گەورە بۆی کردووە و قورئان زانە و شەو ڕۆژ دەیخوێنێتەوە و شەو نوێژی پێدەکات و پیاوێکیش خوای گەورە پارە و سامانی داوەتێ و بەم دەست و بەو دەست بە شەو ڕۆژ لێی دەبەخشێتەوە. قورئان زۆر بخوێنە ئەی خوشک و براکەم، چونکە فریشتەکانی خوا پۆل پۆل دادەبەزن و 4 دەورت لێ دەگرن و گوێ بۆ دەنگە خۆشەکەت دەگرن کە قورئانی پێدەخوێنی. ئیبن ئەبی لەیلا زانای پایبەرزی ئیسلام لە ئوسەیدی کوڕی حوزەیرەوە خوالی ڕازی بێت دەجێڕێتەوە و دەفەرمێت من خەریکی خوێندنی سوورەتێکی قورئان بووم لە ناوکاو لە دواوە گوێم لە دەنگێک بوو کەوام گومان برد ئەسپەکەم بەربوو. پێغەمبەری خوایش لە دواوە دەیفەرموو ئەی باوکی عاتیک بیخوێنەوە مەوەستا، لام کردەوە دەبینم بینی زەوی و ئاسمان ڕۆشنە وەک گڵۆب ڕیز کرابێ دوا بوو. پێغەمبەریش صلى الله عليه وسلم هەر پێی دەفەرموم قورئانەکەت بخوێنە ئەی باوکی عاتیک، و ئەویش ڕووی لە پێغەمبەر کرد و فەرمووی ئەی پێغەمبەری خوا نەمتوانی تەواوی بکەم. پێغەمبەری خوش صلى الله عليه وسلم فەرمووی ئەوە فریشتەکانی خوا بوون بۆ گوێگرتن لە قورئان دابەزی و نەسەر زەوی و خۆ ئەگەر بەردەوام بوویتایە لەسەر خوێندەکەت شتانێکی سەیر و سەرسوڕهێنەرت دەبینی. ئێمە مسلمانین و زۆر بەرزین خوشک و برایانم، قورئان خوێن بەکەم نەزانین. ئێوە سەحابەی ئەم سەردەمەن و گوناهتان نەکردووە، چونکە دوژمنێکی خوێنە خۆرەیەم ئیسلامە کە یەکێک لە سەرکردە گەورەکانی قوڕەیش
بەناوی عەمری کوڕی سوهەیل کە وەفدی بێباوەڕانی قوڕەیش بوو لە سوڵحی حودەیبیەدا و ئامادە نەبوو بنووسێت محەممەد پێغەمبەری خوایە بەڵکو وتی محەممەدی کوڕی عەبدوڵڵا ئەم پیاوە کاتێ خوای گەورە هیدایەتی دا و مسلمان بوو بزانین بەرامبەر قورئان هەست و سۆزی چی بەسەر هات سوهەیلی کوڕی عەمر خوالی ڕازی بێ ئیبن قوبادین دەربارەی دەڵێ هیچ کەس لە گەورە پیاوانی قوڕەیش کە هەمیان مسلمان بووبوون نەدەگەیشتن بە سوهەیلدا و لە هەمیان زیاتر نوێژی سنەتی دەکرد و بەڕۆژوو دەبوو خێر و سەدەقەی دەکرد و ئەم پیاوە زۆر دڵی ناسک بوو خۆی پێ نەدەگیرا کە گوێی لە قورئان خوێندن بوایە و دەستی دەکرد بە گریان و حەزین هەموو جارێ سەردانی معاذی کوڕی جەبەلی دەکرد خوالی ڕازی بێ و قورئانی لەلا دەخوێند عەکریمەی کوڕی ئەبوو جەهەل خوالی ڕازی بێ یەکێک بوو لە سەرکردە سوار چاکەکانی قوڕەیش و ساڵانێکی دوور و درێژ دژاتی ئیسلام و پێغەمبەری خوای دەکرد و لە هەموو جەنگەکانیدا لە دژی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەو سەرکردایەتی جەنگەکانی کردووە بەڵام هەرکە مسلمان بوو بە قوتابیەکێک گیان لەسەر دەستی ئیسلام و قورئانی کەریمی ماز دەکرد و زۆری خۆش دەویست عەبدوڵڵای کوڕی ئەبی مولەیکە دەڵێ عەکریمەی کوڕی ئەبوو جەهل خوالی ڕازی بێ قورئانی دەخستە سەر چاوی و دەیفەرموو کتێبەکەی پەروەردگارم کتێبەکەی پەروەردگارم وتەی پەروەردگارم ئێمە بم تۆزە بەندایەتیمانەوە دەمانێ بگەینە ڕیزی ساڵحان و دزە بکەینە ناو کاروانەکەیان هەی نەخۆین و تاڵە کاڵا و شمەکی خوا زۆر گرانە و نرخی زۆری دەوێ بۆ کەسێ نیازی کڕینی هەبێت پیاوچاکانی ئەم ئوممەتە لە پێشوودا زۆر عەشق و شەیدای قورئان بوون و بەردەوام بە شەو ڕۆژ خوێندویانەتەوە و لە باوەشیان گرتووە و نەنەخۆشی و نەبەڵا و موسیبەتەکان نەیانتوانیوە لەو عادەتە مبارەکەیان داببڕێت و عروەی کوڕی زوبەیریش باشترین نمونەی باڵایە بۆمان لەم بوارەدا ئیبن قەیمی جەوزی قوتابیە دڵسۆزەکەی زانای سەلەفی صالح ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی عروەی کوڕی زوبەیری کوڕی عەوام خوالی ڕازی بێ دەفەرمێت عروە هەموو ڕۆژێک یەک لەسەر چواری قورئانی لەبەر قورئان دەخوێندەوە و لە شەویشدا لە شەو نوێژدا دووبارە بەلەبەر دەیوتەوە و بەردەوام بوو بەو چەشنە ژیانی بەسەر دەبرد مەگەر ئەو شەوەی کە دکتۆرەکان قاچیان بڕیەوە و لە شەوی داهاتوودا دەستی کردەوە بەو عادەتە مبارەکەی خۆی خۆ گەورە پیاو ساڵحی ئەم ئوممەتە بیشری پێپەتی بەهۆی ئەو ڕێزی لە قورئانی نابوو ئەو بیشرە پێپەتیەی هەموو مسلمانان ئاواتیانە بگەنە پلە و مەقامی ساڵحیەتی لە دوای ئەو ڕووداوە گرنگە کە کاک ئەیوبی عەتار بۆمان باز دەکات ئەیوبی عەتار سەرگوزشتەی گەڕانەوەی بشری حافی بۆ لای خوامان بۆ دەجێڕێتەوە و دەڵێ جارێکیان بشری حافی پێی فەرمووم سەرەتای ئاشبوونەوەمت لەگەڵ خوادا بۆ باز بکەم جارێک بە قەراغی دەریاکدا دەڕۆیشتم دەبینم لاپەڕێک فرێدراوەتە سەر زەویەکە کە ناوی خوای لەسەر نووسرا بوو منیش پێم ناخۆش بوو بۆیە وەرەقەکەم هەڵگرت و بردم لە ڕووبارەکە جوان خاوێنم کردەوە و سڕیم وشکم کردەوە و لە هەموو ماڵی دنیا یەک درهەمم هەبوو چون بەو درهەمە میسک و گوڵاوم کڕی و بۆن خۆشم کرد و بەتایبەت ئەو جێگای ناوی خوای لێ نووسرا بوو پاشان یەکێ لە خەودا پێی وتم وەک ناوی ئێمەت پاکردەوە لەسەر زەویدا ئێمەش ناوی تۆ بەرز و پاک ڕادەگرین و هەروەک بۆن خۆش و خاوێن ڕادگرت ئێمەش دڵی تۆ خاوێن ڕادەگرین هەڵگرانی قورئانەکەمان دەبێت بزانن کاڵایەکی زۆر بەرز و پیرۆزیان هەڵگرتووە و دەبێت بۆ ئەو مەبەستە ڕێزی خۆیان بگرن و زۆر شۆخی و سوعبەت و بەقاقا پێ نەکەن و خۆیان سوکرا نەگرن و ئەموانێش باوچێک لە ساڵحان فێری ڕۆڵەکەی دەکات کاتێ بینی کوڕەکەی لەگەڵ دایکیدا سوعبەت و گاڵتەی دەکرد حەسەنی کوڕی عەبدولوەهابی وەراق دەڵێ هەرگیز بۆ جارێکیش باوکم نەدیوە سوعبەت و شۆخی بکات تەنانەت جارێکیان منی بینی لەگەڵ دایکمدا شۆخیم دەکرد و پڕ بەدەم پێ دەکەنیم ڕووی تێکردم و پێی فەرمووم ئایا قوتابیان و هەڵگرانی قورئان ئابەم شێوەی تۆ پێ دەکەنن حەسەن لەو ڕۆژە بەدواوە پندی لە ئامۆژگاریەکەی باوکی وەرگرت و ڕێزی ئەو قورئانی ناو سنجی خۆی دەگرت جادایکان و باوکانی بەڕێز و خۆشەویست ئێوەش دەبێ منداڵەکانتان ئاوا پەروەردە بکەن ڕێز لە قورئان بگوێنن و قورئان بخوێن و قورئان لەبەر بکەن و قورئان دەور بکەنەوە ساڵحان باوەڕپتەوەکان هەر کاتێ گویان لە قورئان دەبێت وەک گوڵ دەگەشێنەوە و دەشنێنەوە وەک چۆلەکەیەکی بەرزەفڕ لێرە نامێن و دەدەن لە شەقەی باڵ و بەخەیاڵ بەرەو قیامەت دەڕۆن جعفەر دەڵێ خۆم لە مالیکی کوڕی دینارم بیست ڕەحمەتی خوای لێبێ دەیفەرموو پیاوچاک و ڕازگویان و صدیقین ئەوانەی لەگەڵ خوا و بەرنامەکەی پاچیدا ڕاز دەکەن هەر کاتێ قورئانیان لە پاڵ بخوێنرێتەوە لە خۆشیاندا دڵیان بۆ ئاخرەت دەگەشێتەوە وەک گوڵ و دەکەونە جم و جۆڵ دەی ئایا ئەمڕۆ ئێمە واین
یان پەنا بەخوا بە گۆرانی دڵمان دەگەشێتەوە و نوچی پەنجەی قاسمان دەکەوێتە جوولە و کاردانەوە. مسلمان چۆن قورئانی خۆش نەوێت کە گەورەترین خەڵاتی خوایە بۆ سەرجەم دانیشتوانی سەرزەوی و کە تەلەوکێکی پێویستە بۆ ڕێخستنی ژیان و خۆ بۆ ڕۆژی قیامەتیش گەورەترین تکاکارە بۆمان لەلای خوا و زۆر لە خوا ڕجا دەکات کە نەمان خاتە ناو ئاگرەوە و نەمان سووتێنێ بە سزای خۆی و ئەمەش پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە ڕێگای فەرمودەیەکەوە تێمان دەگەێنێت و دڵمان خۆش دەکات. عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس خوالیان ڕازی بێ کە یەکێکە لە عەبدوڵا مەزنەکانی ئیسلام لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرمیەتی ڕۆژ و لەگەڵ قورئاندا پێکەوە لە بۆ خاوەنەکانیان شەفاعەت دەکەن و ڕۆژوو دەڵێ ئەی پەروەردگارم بەهۆی منەوە خۆی لە خواردن و خواردنەوە و ئارەزوات گرتبوویەوە دەیبی کە بە خاتری من و مەیخەرە نێو ئاگرەوە قورئانیش لەو لاوە هەڵدەداتێ و دەفەرمێت بە بۆنەی منەوە شەوەکان نەدەخەوت و قورئانی دەور دەکردەوە دەی لەبەر من تکات لێ دەکەم لە ئاگری دۆزەخ بە دووری بخەو لێپرسینەوەی ئاسانی لەگەڵدا بکە. خوێنی قورئان بە دەنجی خۆش و خەفەت باریەوە بەڵگەیەکی گەورەیە لەسەرەوەی خاوەنەکەی دۆست و عاشقی قورئانە و قورئان هەموو دڵ و دەرونی داگیر کردووە. ئەوەش سەرکردە مەزنەکەی جەنجی قادسیەیە. سعدی کوڕی ئەبی وەقاس خوالی ڕازی بێ و ئەموانەیەمان فێر دەکات لە کاتیدا کە پیر بوو هەردوو چاوەکانی نابینا بوون بەڵام لە قسەی خێر نەکەوت بوو. عەبدوڕەحمانی کوڕی سعید دەڵێت سعدی کوڕی ئەبی وەقاس خوالی ڕازی بێت هات بۆ ناومان و لەو کاتەدا چاوەکانی لەدەستدا بوو. منیش چوومە خزمەتی و بەمەبەستی سڵاو لێکردنی و ئەویش پێی فەرمووم تۆ چێی؟ منیش ئاگادارم کردەوە و فەرمووی پێم ئەی برازای خۆم هەواڵی دەنگخۆشی تۆم پێگەیشتووە و من لە پێغەمبەری خوام بیستووە صلی الله عليه وسلم فەرمیەتی ئەم قورئانە بە خەفەتەوە هاتۆتە خوارەوە هەر کاتێ خوێنتان با بە گریانەوە بیخوێننەوە و ئەگەر گریانتان نەهات خۆتان بگریێنن بە ئاواز و نەغمەی خۆش قورئان خوێندنەکانتان بڕازێننەوە چونکەوانەی بەو جۆرە قورئان نەخوێنن لە ئێمە نین واتە دۆست و عاشقانی قورئان نین و قورئان کاری لەسەر دڵ و دەرونیان نەکردووە. ابن مەسعود یەکێکە لە عەبدوڵا مەزنەکانی ئیسلام و هاوڵێکی زۆر دڵسۆزی پێغەمبەرمان بووە صلی الله عليه وسلم. گەورەی قورئان خوێندنمان بۆ بەرجەستە دەکات و بە گەورەترین ناڕەحەتترین پەرستشی داناوە. حەجاجی کوڕی فەرافیسا لە عەبدوڵای کوڕی مەسعودەوە دەجێڕێتەوە کە فەرموویەتی بەهێزترین و توند و تۆڵترین بەندایەتی و پەرستش خوێندنی قورئانە. لە قورئان داواتە قورئانەکە لە باوەش بگریت و ڕوو لە قیبلە بەهێمنی و بەخەمباریەوە بیخوێنیتەوە. هەر ئەم ئیبن مەسعودە خواری ڕازی بێ ئەوەندە قورئانی خۆشویستوە و حەزی کردووە گشت کاتێ دەوری بکاتەوە و بۆ ئەو هۆیە هەندێ سونەتی تری پشتگوێ خستووە چونکە لە قورئان خوێندنی دەکات و توانای قورئان خوێندنی ناهێڵێ. لە ئەعمەشەوە ئەویش لە شەقیقەوە دەجێڕێتەوە کە عەبدوڵای کوڕی مەسعود خوالی ڕازی بێ پرسیاریان لێکرد وتیان پێی تۆ کەم کەم بە ڕۆژوو دەبیت؟ لە وەڵامدا فەرمی من ئەگەر بە ڕۆژوو بم بێهێز دەبم و ناتوانم قورئان بخوێنم و منیش وەک خۆم قورئان خوێندنم پێخۆشتر لە ڕۆژوو گرتن. ئەی ڕێبوارانی کاروانی ساڵحان ئەگەر دەتانەوێ بزانن خوا و پێغەمبەرتان صلی الله عليه وسلم خۆش دەوێت دەی هەڵوێستان بەرامبەر قورئان دەربڕن ئەوە سەنجی مەحەکە بۆ ئەو زانینە. عەبدوڵا دەفەرمێت هەر کەسێ حەز دەکات بزانێت کە خوا و پێغەمبەری خۆش دەوێ با سیر بکات و بزانێت ئەگەر بەڕاستی قورئانی پیرۆزی خۆش دەوێت ئەوە دڵنیا بێت و مژدەی لێبێت کە خوا و پێغەمبەری خۆش دەوێت. هەیارانم دەستم بەدامێنتان تا بۆتان دەکرێت قورئان زۆر دەور بکەنەوە و ئەو سوورەتانەی لەبەرتان کردووە بەدەم خۆتان و بیان لێنەوە تا دڵ و دەروونتان لە دووڕووی نیفاق بەدوور بگرن. ئەبوو جەوزا دەڵێ عەبدوڵای کوڕی عەباس خوالی ڕازی بێ فەرمیەتی بەرد هەڵگرتن بەشان لە لای دووڕوەکان ئاسانترە و خۆشترە لە قورئان خوێندن. عەبدوڵای کوڕی مبارەک پیاوە مەزنە خواناس و ساڵحەکەی ئیسلام مژدەیەکی خۆش دەدات بە قورئان خوێنان و بە مجاهیدانی ڕێگای خوا. ئەمەش لە خەوێکی کوڕی خواناس فضەیلی کوڕی عیاضەوە ڕەحمەتی خوای لێ بێدا دەردەکەوێت. محەممەدی کوڕی فضەیلی کوڕی عیاض دەڵێ لە خەومدا عەبدوڵای کوڕی مبارەکم بینی و لێم پرسی ئەی باوکی عەبدوڕەحمان پێم بڵێ خوای پەروەردگار چی بەسەرهێنایت؟ عەبدوڵا فەرمووی لێم خۆش بوو لێخۆشبوون لە دوای لێخۆشبوون وتم بەهۆی کام کردەوە تۆ لێت خۆش بوو؟ فەرمووی بەهۆی قورئان خوێندنەکانم و بەدەستیشی ئاماژەی بۆ جیهاد و غەزاکانیشی کردو. پاشان پێی فەرمووم ئەمڕۆ هەندێ حۆریم لەگەڵدا بوون و لە بەهەشدا قسەیان لەگەڵدا دەکردم. ئەو کەسانەی عاشق و شەیدای قورئان و هەردەم دەوری دەکەنەوە و دەیخوێننەوە و لەبەری دەکەن لە کاتی بەڵاو نەهامەتیشدا خوا لە بەرخاتری ئەو قورئانە دەگات فریان و
لە ناڕەحەتی و ترسناچیەکان ڕزگاریان دەکات. ئینشاء الله مسلیمی کوڕی عەبیدی سەفار دەڵێ باوکم بۆی جێڕایمەوە وتی جارێکیان لەناو کەشتێکدا بووم لەگەڵ کۆمەڵێک کەسی تردا و لەو کاتەدا شەپۆڵێکی گەورە هات و نزیک بوو بەلەمەکان نقم بێت و هەمیان بخنکێن. هەمومان بەتەمای خۆمان نەماین. لەو کاتەدا عەرەبێکی بیابان نشیمان لەگەڵدا بوو سەیری قورئانێکی کرد کە هەڵواسرا بوو چوو دایگرت و هەستا سەر پێ و سەری بەرز کردەوە بۆ ئاسمان و هاواری کرد ئەی گەورە و سەردارم ئەی پەروەردگارم ئایا ئەمان خنکێنی لە کاتەدا کەلام و قورئانەکەی تۆمان لەگەڵدایە؟ لە دوای ئەو وتەی یەکسەر دەریاکە هێمن بیەوە و کەشتیەکە نقم نەبوو. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. گەیشتین بە بەشی چوارەمی کتێبەکەمان خاڵی سێم. باز لەو چوار خۆشەویستەی ساڵحان دەکەین. خۆشەویستی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەلات وەسسەلام لە لای ساڵحان زۆر سەرکردە هەبووە، زۆر بەرپرس و فەرمانڕەوا هەڵکەوتووە، پیاوی چاک بوون، بەڵام خەڵکی خۆشی نەویستون چونکە هەموو ئەو هۆکارانەیان تێدا نەبووە کە شایانی خۆشەویستی بن هەرچەندە بە جوانیش گوێڕایەڵی کراون. بەڵام هیچ کەس وەک پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم نەبووە، لەگەڵەوەدا کە سەرکردەیەکی قسە ڕۆیشت و دەسەڵاتدار بووە، لە هەمان کاتدا زۆر زۆر خۆشەویست بووە لە ناو هاوڵاندا، چونکە خوای عەزەوەجەل لە قورئاندا باسی ئەو سۆز و میهرەبانی و خۆشەویستی ئەو دەکات بەرامبەر مسلمانان و لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرموێت لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم فإن تولوا فقل حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم. سورة التوبة آتي 128. واتا ئەی باوەڕداران پێغەمبەرێک لە خۆتان هەڵکەوتووە کە دڵی زۆر نەرمە بۆتان و غەمبار دەبێت بە ناسۆریەکانتان و زۆر سوورە لەسەر پارێزگاریتان بۆ هەموو باوەڕداران بە بەزەی و سۆز و میهرەبانیە. هەروەها خوای پەروەردگار جارێکی دەر لە قورئاندا دەفەرمێت وَلَسَوْفَ يُعْطِيكَ رَبُّكَ فَتَرْضَى. سوورەی الضحا ئاەتی 5. واتە خوای گەورە دەفەرمێت بێگومان و بەدڵنیاییەوە خوای خۆت ئەوەندەت پێدەبەخشێت تا ڕازیت دەکات. و عەبدوڵڵای کوڕی عەباسیش خواری ڕازی بێ لە تەفسیری ئەم ئاەتەدا دەفەرمێ ڕازیبوونی پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم لەوەدایە کە خوا هەموو ئوممەتەکەی بخاتە بەهەشتەوە. ئەبوو هوڕەیرە خوالی ڕازی بێ لە پێغەمبەری خواوە صەڵی الله عەلەیه وسەلەم دەجێڕێتەوە کە فەرموویەتی بۆ هەموو پێغەمبەرێک داواکاریەکەیە کە خوا بۆی جێبەجێ دەکات و بەڵام من ئەو داواکاریم لە دنیا بەکار ناهێنم بەڵکو هەڵی دەگرم بۆ ڕۆژی قیامەت و ئینشاء الله لەوێ داوا لە خوا دەکەم کە شەفاعەتم لێ قبول بکات بۆ ئوممەتەکەم. خۆشەویستی پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم چێژ و تامێکی زۆر جیای هەیە لە خۆشەویستی هەموو شتەکانی تری ئەم دنیایە و هەر کەسێ ئەو خۆشەویستیە لە دڵ و دەرونیدا ڕەجی داکوتا بە هەموو دنیای ناگەوڕێتەوە. تەنانەت ئەگەر بەندەیش بێت ئازادی پێ ببەخشێت قبوڵی ناکات و خزمەتکردنی خۆشەویستەکەی بە ئازادی دەزانێت و ئەموانێش هاوڵ و خزمەتکارەکەی خۆشەویستمان زەیدی کوڕی حارثە خوالی ڕازی بێ پێشکەشمانی دەکات. جەبەلەی کوڕی حارثە خوالی ڕازی بێ برای هاوڵی دڵسۆزی پێغەمبەرمان زەیدی کوڕی حارثە بوو. هاتە خزمەتی خۆشەویستمان صەڵی الله عەلەیه وسەلەم و پێیوت هاتووم بە دوای زەیدی برامدا بەڵکو لەگەڵمدا بینێرێتەوە. پێغەمبەریش صەڵی الله عەلەیه وسەلەم فەرمووی با لەگەڵتا بێتەوە ئەگەر خۆی حەز دەکات من دەست نادەمە ڕێگای. بەڵام زەیدی دڵسۆز و ئەویندار فەرمووی واللهی ئەی پێغەمبەری خوا جگە لە لای تۆ هەرگیز لە لای کەس نامێنمەوە. یەکێ لە نیشانەکانی خۆشەویستی پێغەمبەرمان صەڵی الله عەلەیه وسەلەم ئەوەیە کە هەر کاتێ ناوی برا
سەڵاواتی لەسەر بدەین و لە کاتەکانی تریشدا سەڵاواتی بۆ بنێرین و ئەمە پێشەوایەکی مەزنی ئەهلی سنە و جەماعەیە کە ناوی محەممەدی کوڕی ئیدریسی شافعیە و بەجۆرێ سەڵاواتی لەسەر خۆشەویستمان داوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ئەوەندەی پێکراوە کە داوا لە خوای خۆی بکات کە لە قیامەتدا لێپرسینەوەی لەگەڵدا ناکات. باوکی بەیانی ئەسبەهانی دەڵێ لە خەودا گەیشتمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پێموت ئەی نێراوی خوا، ئایا هیچ تایبەتمەندی و خصوصیاتێکت بۆ ئامۆزاکەت هەیە محەممەدی کوڕی ئیدریسی شافعی؟ پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی تکام بۆ کردووە لە لای خوا کە لە ڕۆژی قیامەتدا محاسەبەی لەکرێت. منیش پێموت بەهۆی چ کردەوەیەکیەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ ئەویش فەرمووی جۆرە سەڵاواتێکم لەسەر دەدات کە کەس سەڵاواتی بەو جۆرەی لەسەر نەدام و وتوویەتی خوایە سەڵاوات برژێنە بەسەر محەممەددا بە ئەندازەی ذیکری هەموو ذیکرکاران و بە ئەندازەی بێئاگایی بێئاگایەکان. هاوڵان خۆیان لێ ڕازی بێ بە جۆرێ پێغەمبەریان خۆش دەویست کە لە جەنجی ئوحوددا خۆشەویستمان صلی الله عليه وسلم ڕوومەتی پیرۆزی بریندار بوو، هەمویان ئاگریان تێبەر بوو، دەستیان کرد بە گریان و بێباوەڕانیش ئەوەندەی تر دڵیان داخستن و هەواڵی کوشتنیان بڵاو کردبوویەوە. بەڵام مالیکی کوڕی سینان خالی ڕازی بێ کە باوکی ئەبوو سەعیدی خودریە خالی ڕازی بێ بە جۆرێ سەلماندی بۆمان کە خۆشەویستی پێغەمبەر نابێت سنووری هەبێت. تەبەڕانی لە ئەوسەددا هێناویەتی کە ئەبوو سەعیدی خودری خالی ڕازی بێ دەجێڕێتەوە کە مالیکی کوڕی سینانی باوکی کاتێ ڕوومەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە جەنجی ئوحوددا بریندار بوو خوێنی لێدەڕۆیشت، دەمینا بە برینەکەوە و خوێنەکەی هەمووی مژی و پاشان قوتیشیدا. کاتێ لێیان پرسی ئایا تۆ خوێن دەخۆیتەوە؟ فەرمووی بەڵێ خوێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەخۆمەوە. پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم فەرمووی خوێنم تێکەڵی خوێنی بوو ئیتر بە ئاگری جەهەنەم ناسووتێت. مەپرسن کەی قیامەت دێت، چونکە توێشێکی گەورە هەیە ئامادەی بکەن بۆ ئەو ڕۆژە سەختە و لەوێ دەگاتە فریاتان، ئەویش خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەیەتی صلی الله عليه وسلم. بخاری و مسلیم دەجێڕنەوە لە ئەنەسەوە خوایان لێ ڕازی بێ کە پیاوێک هاتە خزمەت خۆشەویستمان صلی الله عليه وسلم و پێیوت کەی ڕۆژی قیامەت دێت؟ پێغەمبەری خۆشەویستی صلی الله عليه وسلم فەرمووی چیت بۆ ئامادە کردووە؟ پیاوەکە وتی شتێکی وان بۆ ئامادە نەکردووە تەنها ئەوەندە نەبێت خوا و پێغەمبەرەکەیم صلی الله عليه وسلم خۆش دەوێت. پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم پێی فەرموو دەی مرۆڤ لەگەڵ ئەو کەسەدا دەبێت لە قیامەتدا کە خۆشی دەوێت. ئەنەس دەفەرمێ هیچ کات دڵخۆش نەبووین ئەوەندەی ئەو کاتەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی المەرء مع من ئەحەب. منیش پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەبوو بەکر و عومەرم خۆش دەوێت و هیوادارم لەگەڵ ئەواندا بم لە ڕۆژی قیامەتدا لەبەر خۆشەویستیم بۆیان. سپاس بۆ ئەو خوایەی خۆشەویستی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم کردوتە مەرجی دامەزرانی باوەڕەکەمان. دەبێت لە ماڵ و منداڵ و سامان و خێزان و کەس و کار و هەموو خەڵکی خۆشترمان بوێت. ئەنەسی کوڕی مالیک خوای لێ ڕازی بێ دەجێڕێتەوە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی باوەڕتان دانامەزرێت و باوەڕتان بە تەواوی نەهێناوە و تا ئەو کاتەی واتان لێدێت منتان لە خێزان و سامانتان و هەموو خەڵکی تریش خۆشتر بوێت. ئەمەش قۆناغێکی بەرزە و تەنها ساڵحان پێی دەگەن. یەکێ لە نیشانەکانی خۆشەویستیمان بۆ پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ئەوەیە کە ناوی منداڵەکانمان بە ناوی مبارەکی ئەوە بنین و زۆر ئاساییە کە هەموو ماڵێک محەممەدێکی تێدا هەبێت کە مەژوای کردووە لەو ناوە کە بۆتە زۆرترین ڕێژەی ناونان و هەندێ دەڵێن 25 میلیۆن محەممەد لە جیهاندا ناویان هەیە. دەی بابزانین علی کوڕی ئەبوو تاڵیب چی دەفەرمێت؟ محەممەدی کوڕی حەنەفیە دەڵێت علی خوای لێ ڕازی بێت چووە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پێیوت ئەگەر کوڕێکم بوو دەتوانم ناوی بنێم بە ناوی تۆوە و
شوڕەتیشی بە شوڕەتی تۆوە پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ و ئەمەش تایبەتمەندی پێغەمبەر بوو لەم بوارەدا بۆ عەلی. خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر زەڕورە بۆمان تاوامان لێبێت لەو پێناوەدا هەرزان و گران ببەخشین ئەگەر پێویست بکات گیانی خۆشمان ببەخشین و هاوڵێکی دڵسۆز و گیان لەسەر دەستی پێغەمبەرمان ناوی زەیدی کوڕی دەسەنەیە خوای لێ ڕازی بێ وانەیەکی مەزن فێری مرۆڤایەتی دەکات لە بواری خۆشەویستی ئەو سەروەرە و ئاینە پاکەکەیدا. هاوڵێکی پێغەمبەرمان کە ناوی زەیدی کوڕی دەسەنەیە خوای لێ ڕازی بێ کۆمەڵێ ناپاک خیانەتیان لێکرد و گرتیان و بردیان دانە دەستی قوڕەیشیەکان و ئەوانیش فەرمانی پارچە پارچەکردنیان بۆ دەرکرد لەگەڵ خوبەیبی هاوڕێیدا و پێش ئەوەی شەهیدیان بکەن. ئەبوو سوفیان لێی پرسی سوێندت ئەدەم بەخوا ئەی زەید ئایا تۆ ئێستا پێت خۆشە تۆ لە ناو ماڵ و منداڵی خۆتا بوویتایە و محەممەدیش صلی الله عليه وسلم لەم جێگایی تۆدا بوایە و بماندیایە لەم لی؟ زەید لە وەڵامدا فەرمووی واللهی من پێم خۆش نییە کە لە ناو ماڵ و منداڵی خۆمدا بم و محەممەدیش صلی الله عليه وسلم لەو شوێنەی ئێستای دڵکێک بچێت بە پێیدا. الله ئەکبەر چ خۆشەویستیەکە و ساڵحان دەبێت لە خۆیاندا بیهێن نەدی. بۆیە ئەبوو سوفیان وتی تا ئێستا کەسم نەدیوە کەسی خۆش بوێت بەو جۆرەی کە هاوڵانی محەممەدیان خۆشەوێت عليه الصلاة والسلام. تا ئێستا کەس نەبوو بە وێنەی محەممەد صلی الله عليه وسلم خۆشەویست بێت بە جۆرێ لە کاتی سەرتاشینیشدا هاوڵان نیان هێشتوە تەڵێ مووی بکەوێتە سەرزەوی و خێرا گورتیانەتەوە و هەڵیان گرتووە لە ماڵەکانیاندا. ئەنەسی کوڕی مالی خوای لێ ڕازی بێ دەڵێت پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بینی دەلاکسەری دەتاشی و کۆمەڵێک لە هاوڵان بە دەوریا دەهاتن و دەچوون نیان دهێشت تەڵێ موو بکەوێتە خوارەوە و خێرا دەیان گرتەوە و دەکەوتە ناو لەپی یەکێکیان و زانای خەوپەرژینکەری تابعینیش محەممەدی کوڕی سیرین ڕەحمەتی خوای لێبێ لەسەر ئەو فەرمودەی ئەنەس دەفەرمێت تەنها یەک تەڵ لە موانەم دەست بکەوتایە لە هەموو دنیا پێم خۆشتر بوو. خۆشەویستی کە سوکاری پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەشێکە لە خۆشەویستی مسلمان بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم. بۆیە عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ بەو چەشنە لەگەڵ فاتیمەی کچی پێغەمبەرماندا هەڵسوکەوتی کردووە. عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ بەسەردان چوو بۆ ماڵی فاتیمەی کچی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم و پێی فەرموو ئەی فاتیمە سوێند بەخوا پێغەمبەری خوا کەسی ئەوەندەی تۆ خۆش نەدەویست و واللهی منیش لە دوای خۆشەویستی باوکت کەسم ئەوەندەی تۆ خۆش ناوێت. ساڵحان زۆر خەفەتبار دەبن بەو وەزعی کە مسلمانانی تێکەوتووە و وردە وردە لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر دوور دەکەونونەتەوە. ئەوەش ئەبوو بەکری سدیقە خوای لێ ڕازی بێ کە محەممەد صلی الله عليه وسلم تەنها خۆشەویستی بووە لە ژیاندا و بزانین لەگەڵ مردنی خۆشەویستەکەی چی بەسەر دێت. عەبدوڵای کوڕی عومەر خوای لێ ڕازی بێ دەفەرمێت هۆی سەرەکی مردنی ئەبوو بەکری سدیق خوای لێ ڕازی بێ بەهۆی خەفەت خواردنیەوە بووە کە هاوڕێ و خۆشەویستی عومری لەدەستدا بوو بەهۆی ئەوە وردە وردە لەشی لاواز بوو تا لە ئاکامدا مرد خوای لێ ڕازی بێت. خۆشەویستی ساڵحین بۆ پێغەمبەرەکەیان دەبێت بە ئەندازەیەک بێت کە ئامادە بیت بە خۆت و باوک و دایک و خێزان و کەس و کارت بوترێت بەڵام بچووترین توانج لەو خۆشەویستە نەدرێت. ئەوە تەڵحەی کوڕی عەبدوڵایە خوای لێ ڕازی بێ لە ناو جەرگەی جەنجی ئوحوددا وانەیەکمان پێ دەڵێتەوە دەربارەی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تانەوەکانی ئەماینە پاکە بەرە لە دوای بەرە ئەم خۆشەویستیە لە ناو دڵی نەوەکانیاندا بچێنن. قەیس دەجێڕێتەوە و دەڵێت تەڵحەی کوڕی عەبدوڵا خوای لێ ڕازی بێ لە جەنجی ئوحوددا ئەوەندە دەستی دابووە بەر ئەو تیرانەی کە بەرەو ڕووی پێغەمبەر دەهاتن و بەردەستی ئەو دەکەوتن و گوێی بە ئازارەکەی نەدابوو تا لە ئاکامدا ئەو دەستەی تووشی شەلەل بوو لە کار کەوتبوو. ساڵحان لە پێناوی ئاینەکەی محەممەد صلی الله عليه وسلمدا کە ئەوەش هەرە پلەی بەرزی خۆشەویستی پێغەمبەرە هەموو سامان و پارەیەکیان دەبەخشن تا ئاینی خوا زاڵ دەبێت بەسەر هەموو ئاین و ڕێبازە دەستکردەکاندا. ئەمەش پیاوە ساڵحە مەزنەکەی ئیسلام ئەبوو بەکری سدیقە تۆماری کرد لەم دیمەنەدا. ئەبوو هوڕەیرە خوای لێ ڕازی بێ
دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سوودم لە هیچ پارە و سامانێک وەرنەگرتووە ئەوەندەی سوودم لە سامان و پارەی ئەبوبەکر وەرگرتووە. ئەبوبەکر خوای لێ ڕازی بێ دەستی کرد بە گریان و پێیوت بۆچی خۆیشم و سامانەکەیشم هەمووی هی تۆ نییە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڕاستی هاوڵان پێڕێکی ئەوەندە دڵسۆز و بەرز بوون لە هەموو شتێکدا بۆ ئێمە سەرمەشقن و لە پێغەمبەر خۆی زیاتر خەمی گیانی پێغەمبەرەکەیان بووە و هەمیشە پاسەوان و پارێزگاری بوون و ئەمەش ئەبوو ئەیوبی ئەنساریە خوای لێ ڕازی بێت شەو ناخەوێت و تا بەیانی بە شمشێرەکەیەوە لە بەردەم چادرەکەی پێغەمبەردا ئێشک دەگرێت بە ئەو نمونە بەرزە شوێر بین و ئامادە بین ڕۆژێ لە ڕۆژان بۆ ئەم ئاینە پاکەی خوا خۆمان پرچەک بکەین و پارێزگاری لێ بکەین. عەبدوڵای کوڕی عەباس خوای لێ ڕازی بێت دەجێڕێتەوە کە لە دوای ڕزگارکردنی خەیبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کچی حاکمەکەی خەیبەری خواست و کاتێ شەو داهاتچوو بۆ ناو چادرەکەی بۆ لای خێزانی نوێی بەڵام ئەبوو ئەیوب بە دزی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم ئەو شەوە تا بەیانی بە شمشێرەکەیەوە لە بەردەم چادرەکە دەهات و دەچوو جارجار گوێژی دەنا بە چادرەکەوە کاتێ لە بەیانیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خەبەر هات و گوێی لە دەنجی پێی کەسێک بوو بۆیە فەرمووی چێیە؟ ئەبوو ئەیوب وتی منم ئەبوو ئەیوب. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی تۆ لەوێدا چی دەکەیت؟ ئەبوو ئەیوب وتی ئەی پێغەمبەری خوا خەمی تۆم بوو چونکە ئەم کچە تازە بووکە و ئێپاشان تۆ باوکی و مێردەکەیت بەو دەردەبرد لەبەر ئەوە من لە نیازخراپی ئەو ژنە دڵنیا نەبووم وتم بەس گوێم لە جوڵەیەک بێت لەو ژنەوە دەربچێت ئەزانم چی لێ دەکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو جار فەرمووی ڕەحمەتی خواد لێ بێت ئەی ئەبوو ئەیوب ڕەحمەتی خواد لێ بێت ئەی ئەبوو ئەیوب. لەوانەیە کەسێک هێشتا ناوێت بچێتە ناو کاروانی ساڵحانەوە بە گومانەوە بپرسێت و بڵێت دەی ئەوانە سەحابە بوون و چێ دەتوانێ بگاتە ئەوان؟ دەی خۆ ئەم خۆشکەی کە سەردانی عایشە دەکات لە هاوڵان نییە و چەندان ساڵ لە دوای وەفاتی خۆشەویستمان هاتووە بۆ ماڵی عایشە و بزانین چۆن پێغەمبەری خوای خۆشویستووە. عەبدوڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت ئافرەتێک هاتە خزمەتی دایکی باوەڕداران عایشەی کچی ئەبوبەکری سدیق خوای لێ ڕازی بێ پێیوت دایەجان گۆڕەکەی پێغەمبەری خوام پێنیشان بدا. عایشەش خوای لێ ڕازی بێ بردێ سەر گۆڕەکەی و ئەویش ئەوەندە گریا بۆی تا گیانی دەرچوو. هەر کەسێ بەنیازە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆش بوێت تازە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دنیا دەرچووە و خوای گەورەش نەیکردین بە هاوڕێی ئەو نێردراوە مەزنا. دەیکەواتە چۆنی ئەمڕۆ خۆشمان بوێ؟ بۆ وەڵامیەم پرسیارە دەتوانین سوود لە گەورە پیا و ساڵحی سەردەمی تابعین وەربگرین کە ناوی سەئیدی کوڕی موسەیەبە و فێرمان دەکات کە ڕێز لە وتە و فەرموودە جوانەکانی بگرین و جێبەجێیان بکەین. ئەوە مانای خۆشەویستی محەممەدە صلی الله عليه وسلم. مالیک دەجێڕێتەوە و دەڵێ کابرایەک هاتە خزمەت زانای گەورە و ناوداری تابعین سەئیدی کوڕی موسەیەب ڕەحمەتی خوای لێبێ بۆ پرسیارێک دەربارەی فەرمودەیەکی پێغەمبەر و لەو کاتەدا سەئید زۆر نەخۆش دەبێت و ڕاکشابوو لە جێگەدا. هەر کە پرسیارەکەی گوێ لێبوو خێرا و بەپەلا هەستایە سەر پێ و بەدانیشتنەوە وەڵامەکەی دایەوە. پیاوەکەش پێی ناخۆش بوو کە عەزیەتی زانای پایەبەرزی دا و پێیوت مەبەستمەوە نەبوو کە ناڕەحەتت بکەم. سەئیدیش فەرمووی خۆم پێم ناخۆشە کە فەرمودەی پێغەمبەری خوای خۆشەویست صلی الله عليه وسلم باز بکەم و ڕاکشابم. وەرن یاران ئەگەر ڕاست دەکەین و تامەزرۆی کاروانی ساڵحینین بە هەر کاتێ ناوی پێغەمبەری مەزن دەبرێت بڵین صلی الله عليه وسلم و هەیبەتێکی گەورەی هەبێت لە دڵەکانماندا و پێمان ناخۆش بێت کە ناحەزان سوکاتی پێ بڵێن. بەڕای کوڕی عازیب خوای لێ ڕازی بێ یەکێکە لە هاوڵە دڵسۆزەکانی پێغەمبەرمان و بزانین چۆن پرۆگرامی ڕێزگرتن و هەیبەت نواندنمان فێر دەکات بەرامبەر بەو خۆشەویستە. بەڕای کوڕی عازیب خوای لێ ڕازی بێت دەفەرمێت چەند جار ویستومە پرسیارێک لە پێغەمبەری خوا بکەم بەڵام لەبەر هەیبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دڵمدا پرسیارەکەم نەکردووە و بۆ ماوەی 2 ساڵ دوام خستووە. جاخۆشکان و برایانم ئەگەر دەتانەوێت پێغەمبەری خواتان خۆش بوێت زۆر دوورە بگەنە ئەو عاشقا کە مادەم دڵتان لە لای ئەو نییە و
لە ژیاندا بە ئەو دڵتان نەکرێتەوە و مردنیشتان خۆش نەوێت چونکە مردن لە ئەوتان نزیک دەکاتەوە و پیاوە ساڵحەکەی ناو هاوڵان بیلالی حەبەشی خوای لێ ڕازی بێ لە سەرمەرگیشدا هەر محەممەدی خۆش دەوێت و وانەی خۆشەویستی و عاشقی ئەو ذاتە پیرۆزەمان فێر دەکات و فێری خێزانەکەی و مسلمانانیش دەکات کاتێ هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیلالی حەبەشی خوای لێ ڕازی بێ گەیشتە سەرمەرگ و گیان الله و کەمێ لە هۆش خۆی چوو لەو کاتەدا خێزانەکەی وای زانی لە دنیا دەرچووە بۆیە بە هەموو دەنجی هاواری کرد ئای کە جێگای خەفەتە جا لەم کاتەشدا بیلال گوێی لێبوو چاوی کردەوە و فەرمووی پێی نەخێر نەخێر جێگای خەفەت نییە بەڵکو ئای چەندە خۆشە چونکە سبەینێ دەگەمە خۆشەویستان محەممەد و هاوڵانی خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات خۆشەویستی چوارەمی ساڵحان باز دەکەین ساڵحان مسلمانانیان خۆش دەوێت خۆشویستنی باوەڕداران یەکێکە لە فەرمانە بنەڕەتیەکانی ئیسلام و خوای گەورە پێی خۆشە ئەم کۆمەڵە ڕەوشت بەرزەی ناوی مسلمانانیان لێنراوە یەکتریان زۆر خۆش بێت و ڕێز لە یەکتری بگرن و دڵی یەکتری ڕاگیرکەن و بەشداری خۆشیەکانی خۆیان بکەن وەک لە قورئاندا هاتووە خوای پەروەردگار لە کتابە پیرۆزەکەیدا دەفەرمێت إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون واتە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا مسلمانان لە یەکتر نزیک دەکاتەوە دەیان کاتە برای یەکتری و پێشیان دەفەرمێت ئاگاتان لەو برایەتیە بێت و بەباشی بیهەڵنەوە و ئەگەر وانەکەن بەتەمای ڕەحم و بەزەی خوا مەبن باوەڕداران زۆر غەریبن لەسەر زەویدا و کەس خۆشی ناوێن و دۆستیان زۆر کەمە چونکە فەرمان بە چاکە و بەرگری لە خراپە لە لای پێڕی دنیاویست و ئیمان لاواز زەڕڕەی تاڵکردون و چارەیانیان ناوێت و حەز ناکەن بەشداری ئەهەنگ و شەوە سوورەکانیان بن چونکە ئەو حەرام ساتانەیان لێ تێک دەدەن ڕێگای تێکەڵی ژین و پیا و مەی خواردنەوە ڕەشبەڵەک و سەمان لێ دەگرن بۆیە زۆر پێویستە لەسەر کۆمەڵی بڕوادار کە یەکتریان زۆر خۆش بێت و پشت و پەنای یەکتری بن وەخوای عەزەوەجەل لە قورئانەکەیدا بڕیاری داوە والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة واتە دەستەی باوەڕ بە ژن و پیاوانیەوە هەندێکیان دۆست و لایەنگر و پاپشتی هەندێکی تریان و پشتی یەکتری بەرنادەن و یەکتر هاندەدەن لەسەر چاکەکردن و ڕێگری یەکتر دەبن لە خراپەکردن هەتا بۆمان دەکرێت دەبێت دڵی خوشک و برا مسلمانەکانمان خۆش بکەین و هیوایان تیا دروست بکەین سەیری پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلممان بکە کە چۆن خوای گەورە سەرزەنشتی دەکات ئەبوو هوڕەیرە خوای لێ ڕازی بێت دەفەرمێت جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە ناو کۆمەڵێ لە هاوڕێکانی کە لە ناو خۆیاندا قسەیان دەکرد و پێی فەرموون سوێن بەو زاتەی گیانی منی بەدەستە ئەگەر ئەوەی من دەیزانم ئێوە بتان زانیایە زۆر کەم پێ دەکەنین و زۆر دەگریان پاشەوەی بڵاومان لێکرد خوای عەزەوەجەل وەحی نات بۆی پێی فەرموو ئەی محەممەد بۆچی بەندەکانم بێ هیوا و مایوس دەکەی و پێغەمبەریش صلی الله عليه وسلم خێرا گەڕایەوە بۆ لایەن و فەرمووی مژدەتان لێبێ پاداشتی گەورەی خوا چاوەڕوانتان دەکات و ئێوەش بەکردەوەی جوان و ڕاست و دروست خۆتان لە خوا نزیک بکەنەوە ساڵحان زۆر لەوە دەترسن کە دڵی تەنها مسلمانێکیان لێ بڕەنجێت و هەوڵی خێرا دەدەن بۆ ئاشکردنەوەی و خۆشکردنەوەی دڵی برینداری کراوی پێغەمبەرەکەت بەم جۆرەی کرد لەگەڵ یەکێ لە هاوڵانیدا ئەنەسی کوڕی مالیک خوای لێ ڕازی بێت دەجێڕێتەوە و دەفەرمێت پیاوێک پرسی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئایا باوکم مردووە ئاکامی کوێ لە دوا ڕۆژ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەڵامدا فەرمووی ئەوە تا لەنێو ئاگردا کاتی هەستی کرد کابرا پێی ناخۆش بوو فەرمی باوکی منیش و تۆیش لەناو ئاگردایە ساڵحان بە بینینی برا مسلمانەکانیان دڵیان دەگەشێتەوە و خۆشحاڵ دەبین و ئەمەش پیاو ساڵحی ئیسلام ئەیوبی سەختیانیە زانین بۆچی حەزی لە حەجکردن بووە هەموو ساڵێک یەکێ لە پێشەوایانی ساڵحان ئەیوبی سەختیانی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت ئەوەی زیاتر حەج و سەردانی ماڵی خوای لێلا خۆشەویست کردوم ئەوەیە کە لەوێ کۆمەڵێ لە برا مسلمانەکانم دەبینم کە جگە لەوێ لە هیچ جێگایەکی تر نان بینمەوە
هەر ئەم پێشەوە بەڕێزە دووبارە فێری خۆشویستنی باوەڕدارانمان دەکات، بەڵام ئەم جاریان بە شێوازێکی زۆر کاریگەرتر بابزانین چۆن شێوازێکە. مامۆستای بیسەختیانی دەفەرمێت کاتێ هەواڵی مردنی کەسێک لە ئەهلی سوننەم پێدەگات، وازانم یەکێ لە ئەندامانی لەشم لێبۆتەوە. ساڵحانی ئەم ئوممەتە مەزنەی ئیسلام ئەوەندە خۆشەویستی مسلمانن لە دڵیاندا جێگیر بوو، تەنانەت ئەگەر مسلمانێکش هەڵەیەکی بەرامبەر کردبن دڵیان نەهاتۆ دوعای شەڕی لێ بکەن. ئەموانەیش لە ئەسپەکەی پیاو ساڵحی مەزن ڕەبیئی خەیثەمەوە وەردەگرین. ئەحمەدی کوڕی عەبدوڵای کوڕی مەسروق دەجێڕێتەوە و دەڵێ ڕەبیئی کوڕی خەیثەم ڕەحمەتی خوای لێبێ ئەسپێکی هەبوو کە 20,000 درهەمی پێدا بوو، لێیان دەزی و هاوڕێیەکانی پێیان وت دوعایەک بکە لە دزەکە. ئەویش دەستی بەرز کردەوە بۆ لای خوا و فەرمووی ئەی پەروەردگارم، ئەگەر ئەم دزە دەوڵەمەند داوالی خۆش ببە و ئەگەر هەژاریشە دەوڵەمەندی بکەی تا چیتر پەنا نەباتە بەردزی کردن. ڕێبوارانی کاروانی ساڵحان وەرن با سەیرێک لە گەورەزانای تابعین خەوپەرژین کەری ئیسلام ئیبن سیرین بدەین، بزانین چەندی مسلمانی خۆش دەوێ بە ئەندازێک ناوێت خانوشی پێ بدات بکرێ. ابن عون دەڵێ محەممەدی کوڕی سیرین ڕەحمەتی خوای لێبێ هەندێک خانووی هەبوو دەیدان بکرێ، بەڵام هیچ کامیان بە مسلمان نەدەدا بکرێ و هاوڕێ و قوتابیانی لەو بارەیەوە لیان پرسی. ئەویش لە وەڵامدا فەرمووی چونکە هەر کاتێ سەری مانگ بێتە پێشەوە دڵی کرێت چی دەدا دەکەوێت و منیش پێم ناخۆشە دڵی مسلمان دابخەم. ساڵحان شانازیان کردووە بەوەی کە مسلمانانیان خۆش دەوێت و بەکردەوەیەکی گەورەی خۆیانیان سەیر کردووە و بەتەمابوون خوا لەبەر ئەو چاکەیە لێیان خۆش بێت و وتەی ئیبن سەماک باشترین دەرمانە بۆمان. ئەبوو جعفەری ڕەبیعی دەڵێ لە کاتی سەرمەرگدا ئیبن سیماک ڕەحمەتی خوای لێبێ وتی ئەی پەروەردگارم، من هەر چەندە سەرپێچیم کرد بێت لە ژیانمدا، بەڵام ئەوەندەم هەیە کە ئەو کەسانم زۆر خۆشەوێت کە گوێڕالی تۆ دەکەن، واتە مسلمانەکانن. دەبێ من و تۆش وەک ساڵحان خۆشەویستی مسلمانان لەناو دڵماندا ڕەگدا بکتێت و بەردەوام لە دوعاکانماندا ناویان بەرین و زانای خواپەرست ئەبوو حەمدون ڕەحمەتی خوای لێبێ بەناوبردن و دوعای بۆ سلمانەکە ناسراوەکانی تر و ئەوانی دەوروبەری خۆی دەکردن. ئەبوو عەبدوڵای خەتیب دەڵێ ئەبوو حەمدون کە ناوی تەواوی طەیبی کوڕی ئیسماعیلی ذەهەلیە دەفتەرێکی هەبوو ناوی 300 کەس لە هاوڕێکانی نووسی بوو، هەموو شەوێ یەک بێک بەناون بردن و خێرا و خێرا دوعای بۆ دەکردن و شەوێ خەوت و دوعای بۆ نەکردن. لە خەودا پێیان وت ئەی باوکی حەمدون، ئەم شەو خێر بوو وا چەرات دانەگیرساند، ئەمیش هەستا سەر پێ و چراکەی داگیرساند و یەک یەک دوعای بۆ کردین. ئەمەش پیاو ساڵ حەمەزنەکە ئیسلامە ئەنەسی کوڕی مالیک خوا لێ ڕازی بێ و ڕەحمەتی خوای لێ بێت. مسلمانانی لە کوڕەکەی خۆی خۆشتر دەوێت و ئەیان بشوبهێنێ بە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەمە جوانەیەکی تێدایە بۆ ساڵح بوون. مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێ من و ثابت و یەزیدی ڕەقاشی چوین بۆ سەردانی ئەنەسی کوڕی مالیک ڕەحمەتی خوای لێ بێ و سەیرێکی کردین و پاشان پێوتین ئای کە چەند لە هاوڵانی محەممەد دەچن صلی الله عليه وسلم. دڵنیابن من ئێوەم لە زۆرێ لە کوڕەکانم خۆشتر دەوێ، مەگەرەوانی ژوەک ئێوەیان لێبێ ئەو جا ئەوەندە ئێوە خۆش بوێن و من هەموو کاتێکی سەحەر نزای خێرتان بۆ دەکەم. ئەمەش سەرمەشقێکی تری کاروانەکەی ناوی ئەبوو مسلیمی دارانیە و بەجۆرێ خۆشەویستی خۆی دەردەبرێت بۆ مسلمانان کە هەموو دنیاهی ئەو بێ حەز دەکات بیدات بە برایەکی مسلمانی خۆی. ئەحمەدی کوڕی ئەبی حەواری دەڵێ ئەبوو مسلیمی دارانی ڕەحمەتی خوای لێبێ دەی فەرموو ئەگەر هەموو دنیا لە پارویەکدا کۆ بکەمەوە بۆ بەدەستی منەوە بێ وەلەو کاتەدا برایەکی مسلمان بێت بۆ لام و پێم خۆشە و پاروە بکەم بەدەمیەوە و لۆ خۆم نەیخۆم. زانا مەزنەکەی ئیسلام عەبدوڵای کوڕی عەباس خوای لێ ڕازی بێ لە کاتی شەڕ و زویربوونی لەگەڵ مسلمانێکدا خۆشەویستی مسلمانانی وەبیر هێنایەوە و تا پێی بڵێ من ئەمە ڕەوشتم بوو بێشانی ئەو ڕقەی تۆ نیم. ئیبن بەریدار دەڵێ ڕۆژێک پیاوێک ئیبن عەباس بە جنێ و قسەی ناشرین دەیدا دەگرێتەوە، بەڵام ئیبن عەباس زۆر لەسەر خۆ و بە نەرمێکەوە پێی فەرموو هۆ براکەم چۆن ئەو قسە ناشرینانە بە من دەڵێی؟ لە کاتێکدا من 3 ڕەوشتی بەرزم تێدایە، یەکەم کە ئاەتێکی قورئانی پیرۆز دەخوێنم و کارم تێدەکات لە دڵی خۆمدا دەڵێم خۆزگە هەموو خەڵکی ئاوای لێ تێک بگەیشتنایە و کاری پێ بکردنایە،
دووەم کاتێ دەبیستم فەرمانڕەوای ناوچەیەکی موسڵمان نشین دادپەروەرە زۆر دڵخۆش دەبم لە کاتێدا کە هەرگیز کاری دادوەریم تێی نەکردووە و ناکەوێت. سێم کاتێ دەبیستم باران بەخۆر دەبارێ بەسەر ناوچەیەکی مسلمانان نشیندا زۆر دڵخۆش دەبم لە کاتێکدا کە یەکسەر مەڕیشم نییە لەوێدا. ئیعتیکاف واتەمانەوە لە مزگەوتدا لە بەرخاتری خوا و پەرستوێشی زۆر گەورێ و هاوڵان بەردەوام پێی هەستاون و ئیبن عەباس خوا لێ ڕازی بێ ڕۆژێک لە ناو جێژی ئیعتیکاف بوو، بەڵام خۆشویستی بۆ موسڵمانێک ئیعتیکافەکەی پێشکان ئەمە چۆن بووە و باگوێی بۆ بگرین. پێشەوە عەطا لە ئیبن عەباس و دەجێڕێتەوە کە لە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیعتیکافی دەکرد. لەو کاتەدا پیاوێک هاتە خزمەت و سڵاوی لێکرد و پاشان دانیشت و ئیبن عەباسیش لێی پرسی فڵان کەس دڵتەنگ و خەمناک و دێتە بەرچاو. وتی بەڵێ ئەی ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پارەم لای فڵان کەسە و سوێن بەو کەسەی ڕێزی بەم قەبرە داوە پێی ناوێرم داوای لێ بکەنەوە. ئیبن عەباسیش فەرمووی ئەی من قسەیەکی لەگەڵ نەکەم لەو بارەیەوە کابراوتی ئەگەر پێم خۆشە بەڵێ. و ئیبن عەباس لە جێگای خۆی هەستا و لە مزگەوت چوە دەرەوە. پیاوەکە پێی وت ئەی بیری چووە تۆ لە ئەتیکافدای؟ وتی نەخێر، بەڵام لە خاوەنانی ئەم گۆڕەم بیستووە کە ماوەیەکی کەمە لە ناوماندا نەماوە، چاوەکانی پڕ بوون لە ئاو کە ئەفەرمیەتی هەر کەسێ بڕوات و پێداویستی برایەکی مسلمانی دەربکات و کارەکەی بۆ بکات خێرەکەی لە ئەتیکافی 10 ساڵ زیاترە. هەر کەسێکیش لە بەرخاتری خوا یەک ڕۆژ ئەتیکاف بکاتەوە خوای عەزەوەجەل 3 خەندەق لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە. خوا پەنامەم داد. لە کاتی بەڵاو نەهامەتیدا ساڵحان دەگەنە فریای برا مسلمانە لێ قەوماوەکانیان و هەر بەوە ناوەستن کە لە دڵەوە پێیان ناخۆش بێت و بڵێ بەشداری غەمتم، بەڵکو زەرەرەکەی لەگەڵدا داوات دەکەن. زانای پایبەرز و ساڵحی ئیسلام لەیث ئاوا لە خۆشەویستی حاڵی بووە. عەبدولمەلیکی کوڕی یەحیای کوڕی کەسیر دەڵێ لە باوکم من بیست کات دەیوت لەیثی کوڕی سعد ڕەحمەتی خوای لێبێ هەر کە بیستنی ماڵەکەی ئیبن ئەبی لوهەیمە سوتا و خێرا 1000 دیناری ئاڵتونی بۆ ناردن. ئایا دەزانی خوشک و برای ساڵحم لە خۆشویستنی مسلمانانە کە هەواڵی خۆش و دڵگیری پێڕابگەێنیت، هەواڵی ناخۆش و دڵتەنکەری لێ بشاریتەوە با خەڵکی تر بۆی باز بکەن. محەممەدی کوڕی منکەدەر لەم وانەیە حاڵیمان دەکات. سفیانی کوڕی عوەینە ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ لە محەممەدی کوڕی منکەدەریان پرسی کام کردەوەت لە هەموو کردەوەیەکی تر پێت خۆشە؟ فەرمووی خۆشکردنی ڕیبات. ئەم خۆشەویستی ژوا لە مرۆڤ دەکات کە دڵی نیت برا مسلمانەکانی بخاتە خزمەتی خۆی و لە پێناو حەوانەوەی خۆیدا ماندویان بکات، بەڵکو خۆی هەندێک کات کارەکان یێوانیش دەکات و خەلیفەی سێمی ئیسلام ئەم ڕێگا جوانەی لەگەڵ خزمەتکارەکانیشیدا بەکارهێناوە. ئیبن سعد و ئەحمەد و ئیبن عەساکیر لە عەبدوڵای ڕۆمیەوە هێناویانە کە وتێتی عوثمانی کوڕی عەفان خۆی لێ ڕازی بێ شەو خۆی ئاوی دەهێنا و دەستنوێژی پێدەگرت و پێیانوت ئەگەر فەرمان بدەیت خزمەتکارەکان بۆت بکەن باشتر نییە؟ ئەویش فەرمووی نەخێر، شەو بۆ خۆیانە تا تیایدا وەچانێک بدەن. ساڵحان دراوسێکانی خۆیانیان زۆر خۆش دەوێت، ئاوەڕۆیان زبڵ و خاشاکیان هیچ شتێکی تر ناکەنە بەردەرگاکانیان و ئازاریان نادەن بە هیچ هۆکارێکی تر. فەرمون بابچینە خزمەت شوڕێحی قاضی بزانین پشیلەی تۆپی و چی لێ دەکات. ئەو حەیانی تەمیمی دەڵێ باوکم پێوتین کە قاضی شوڕێح ڕەحمەتی خوای لێبێ ئەگەر پشیلێکی ماڵەوەیان بمردایە فەرمانی دەدا هەر لە حەوشەکەی خۆیان بیکەن بەژێر خۆڵەوە و جۆگەی ئاو و چاڵی پیسی لە حەوشەکەی خۆیدا هەڵدەکەن لەبەرەوەی نەوەک بۆنەکەی مسلمانان ناڕەحەت و نیگەران بکات. ساڵحان خەڵکیان زۆر خۆش دەویست و هەرگیز زەمیان ناکەن و لە لای خەڵکیدا نانشکێن و عیب و عاریان گەورە ناکەن، چونکە خۆیان ئەوەندە هەڵەوکەم و کوڕیان هەیە کە نیان پرژێنێتە سەر برا مسلمانەکانیان. بەخواناس و ساڵح ڕەبیعی کوڕی خەیثەمیان وت قەت باسی خەڵکی ناکەیت؟ ئەویش لە وەڵامدا فەرمووی من لە نەفسی خۆم ڕازی نیم تاواز دەزەمکردن بهێنم و دەست بکەم بە زەمکردنی خەڵکی؟ سەیرە خەڵکی باسی خەڵکانی تر دەکەن چونکە خەمیانە نەکەونە بەر سزای خوا، بەڵام بێخەمن لە خۆیان کە بکەن و بەر سزای خوا. ئەڵڵاهو ئەکبەر. برایان و خوشکانی ساڵحم، دنیای ساڵحان چەند سپی و بێگەردە، هەموو مسلمانێکیان خۆش دەوێت و دڵیان زۆر سافە بەرامبەریان و بە سۆز و میهرەوە بۆیان دەڕوانن ئیتر با زوڵم و ستەمیشیان بەرامبەر بکەن. ئەمان هەر دوعای خێریان بۆ دەکەن.
دەی باسەرێک لەسەر مشقێکی تری ساڵحان بدەین کە ناوی ئیبراهیمی تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ. ئەوامی کوڕی حەوشەب دەڵێ تا ئێستا کەسم نەدیوە چاکتر بێ لە ئیبراهیم ڕەحمەتی خوای لێبێ. خۆم جێم لێ بوو دەی فەرموو خوایە فڵان کەس ناحەقیم پێ دەکات، دەی خوایە گیان ڕەحمی پێ بکەیت و لێی خۆش ببا. ئەوەش بەشێکە لە خۆشەویستیت بۆ مسلمانان کە حەز نەکەیت خۆتیان لێجیا بکەیتەوە و نەتەوێت لەوان زیاتر بیت و ژیانت لەوان خۆشتر نەبێت. نابێت وەک بەرپرسەکانی ئەمڕۆ کەس نەتبینێنەوە بچێتە ڕیزی خەڵکە عامەکەوە، بەڵکو هەموو بەرپرسان دەبێت لە خزمەتی عومەری کوڕی خەتابدا چۆک دابدەن و وانەیەکی لەلا بخوێنن کە لە خۆجیانەکردنەوە لە خەڵکی ئاسنزمەکان. زەیدی کوڕی ئەسلەم لە باوکیەوە دەجێڕێتەوە کەوتوێتی ڕۆژێ لە ڕۆژان کۆمەڵی وڵاخی قوربانیان سەربڕی و دەرخوادی خەڵکی درا و ناوسک و سی و جگەرەکەیان بە تایبەت هێن ئامادەکرد بۆ عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ. واویش فەرمووی ئەمەتان لەکوێ هێناوە؟ وتیان ئەی ئەمیری باوەڕداران، هی ئەو وڵاخانە بوو کە ئەمڕۆ سەرمان بڕین. ئەویش فەرمووی بە سەرکردەیەکی خراپە مەگەر من سی و جگەرە خۆشەکەی بخۆم و کەسی ئەسقان و لا ڕووگەکانی بدەم بە خەڵکی. ئەم خواردنە لابن لە بەردەستمدا و خواردنی ترم بۆ بێنن. ئەوانیش تەنها نان و ڕۆنیان هەبوو بۆیان هێنا و ئەویش دەستی کرد بە تیرکردن و تێگوشا پاشان ئەوەی خوارد. ساڵحان ئیسراحەت و بێوەی خۆیانیان ناوێت لە کاتێکدا ببینن برا مسلمانەکانیان لە ناڕەحەتی و ئەشکەنجە و ئازار بژین و هەوڵ دەدەن ئەوانیش بەشداری ئەو ناڕەحەتی و ناخۆشیانیان بن. جاخوای پەروەردگار هەر لەم چۆنگەیەوە داوات لێ دەکەینکەوە بە پشتیوانی خۆت بە هەوڵ و قوتی خۆت برایانمان لە سووریا و لە هەر جێگایەکی ئەم ڕووی زەمینە هەن لە ژێر دەستی تاغوت و مجریماندان ڕزگاریان بکەی. لەو ڕۆوە ملیۆنەکەی ساڵی 1991دا لە ڕۆژێکی ساد و باراناویدا هەموو گەلی کوردستانی عێراق ڕەویان کرد بۆ ئێران و تورکیا و برا مسلمانە کوردەکان ئێران بۆی بەشداری غەم و نەهامەتی برا عێراقیەکانیان بن. لەو شەوەدا هەیان بۆ تا بەیانی لە حەوشەکەی خۆیاندا لەبەر باران وەساون و نەچوونەتە ژوورەوە. لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم هاوڵان خۆیان لێ ڕازی بێ لە ناو ئەشکەنجە و سزا و ئازاردا بوون. بەڵام یەکێ لە هاوڵان کە ناوی عوثمانی کوڕی مەضغون بوو کەس پێی نەدەوێرا و کەس سزای نەدەدا، بەڵام ئەو بەو کارە دڵخۆش نەبوو بەڵکو بابزانین چی کرد. کاتی عوثمانی کوڕی مەزغون خوای ڕازی بێ بینی وا خوشک و برا مسلمانەکانی بەدەستی بتپەرستانەوە ئەشکەنجە و سزا دەدرێن، بەڵام ئەم لە ژێر سایەی ئەمانی وەلیدی کوڕی مغەیرەدا دەهات و دەچوو کەس پەنجەی بۆ نەدەبرد و ئەشکەنجە نەدەدرا. بەخۆی وت من ئەم بێوەیەم لە ژێر سایەی بتپەرستێکدا شتێکی عیبە و کەمیە بۆ من کە براکانم لە هاو ئاینانم بەردەوام ئەشکەنجە و ئازار دەدرێن، بەڵام من دێم و دەچم کەس دەستم بۆ درێژ ناکات، ئەمە بۆ من زۆر عیبەیە. بۆی ڕۆیشت بۆ لای وەلیدی کوڕی مغەیرە و پێیوت ئەی باوکی عەبدولشەمس زۆر سوپاس دەکەم ئیتر ئەمانەتەکەت بۆ دەجێڕمەوە. ئەویش پێیوت هیچ بووە برازای خۆم لەوانەیە کەسێک لە هۆزەکەم دەست درێژیان بۆ کردی بیت. عوثمان وتی نەخێر، بەڵکو من تەنها حەز دەکەم لە پەناو سایی خوا عەزەوەجەلدا بم و لەژێر هیچ پەنایەکی تردا نەبم. ئەبوو دوجانە خوای لێ ڕازی بێ لە کاتی سەرمەرگدا زۆر زۆر ڕووی خۆش بوو. کاتێ پرسیاریان لێکردوتی ئەمە هۆکەیەتی. سەماجی کوڕی خەرسە چوون بۆ سەردانی یابی دوجانە خوای لێ ڕازی بێ کە لەسەر جێگا کەوتبوو لە سەرمەرگدا بوو. دەبینێ دەم و چاوی وەک گوڵ گەشت دەبێتەوە. عەرزیان کرد هۆی چییەوە دەم و چاوت وەک گوڵ خۆی دەنوێنێ و ڕۆت خۆشە؟ فەرمووی تەنها دوو کردەوەم لە ناو هەموو کردەوەکانمدا زیاتر دڵم پێی خۆشە. یەکەمیان لە مەسەلەیەکدا قسەم نەکردووە کە پەیوەندی بە منۆ نەبوو بێت. دووەم دڵم بەرامبەر مسلمانان پاکە و هیچم نییە بەرامبەر هیچ کام لە مسلمانان. ئەمەش سێم کەسەکەی ئیسلامە دوای پێغەمبەرەکەی و عومەری کوڕی خەتابە و حەز دەکات مسلمانێک لە قەفەزی دیلی ڕزگار بکات لە هەموو دورگەی عەرەب خۆشترە لەلای. عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ فەرموویەتی تەنها یەک مسلمان لە دەستی کافران ڕزگار بکەم لەوەم پێخۆشترە هەموو جەزیرەی عەرەبی هی من بێ. ساڵحان ڕەحمەتی خوایان لێ بێ بەڕادەیە خوشک و برا مسلمانەکانیان خۆش دەوێت کە حەز ناکەن قازازی زۆر بکەن، سەریان و شت و هەڵناگرن بۆ کاتی گرانی تاوکاتە بە نرخێکی زیاتر پێیان بفرۆشن. ئەموانێش لە مسوورەوە فێر دەبین بزانین چۆن بووە. محەممەدی کوڕی سعد دەجێرێتەوە دەڵێ هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوا میسوەری کوڕی مەخرەمە خوای لێ ڕازی بێت هەندێک خواردەمەنی هەڵگرت تا پاشان بە پارەی باش بیفرۆشێتەوە.
لەو ماوەیەدا هەورێکی بینی لە هەوردەکانی پاییز پێی ناخۆش بوو کەوا دیارە باران دەبارێ دانێوەڵەکانی ئەم پارەیەکی زۆر ناکات. کاتێ بەیانی داهات لەگەڵ خۆی بردی بۆ بازار و هاواری کرد هەر کەسێ پێت لەم خواردنەی پێدەبەخشم. کاتی ئەو هەواڵە گەیشتە عومەری کوڕی خەتاب خوا ڕازی بێت چوو بۆ لای و بۆ بازار و پێی فەرموو ئەوە تێک چووت ئەی میسوار؟ وتی نەخێر ئەی ئەمیری باوەڕداران، بەڵکو هەورێکم بینی هات پێم ناخۆش بوو، سیر بۆی کەلک و سوودی مسلمانانی تێدایە من پێم ناخۆش بوو ئەو هەورە بێت و باران ببارێت تا قازانجێکی زیاتر بکەم. ئەمەریش فەرمووی پێی دەی خوای گەورە پاداشتت بداتەوە. ساڵحان و ساڵحەکان تەنانەت ڕقیان لە مسلمانە گونەهبارەکانیش نییە، پشتیان لێ هەڵناکەن و لە هەموو کۆڕ و دانیشتێکدا زەمیان ناکەن. ئەمە بۆ مسلمانە خراپ و گوناهبارەکان ئەی دەبێ گوناهی من و تۆ چەند گەورە بێ کە جاری وایە ڕقمان لە مسلمانێکی ڕەوزبەرزی چاکەکار دەبێتەوە. دەی باسەرێک بدەین لە قوتابخانە ناوازەکەی بن مەسعود بزانین لەم بارەوە چ کۆڕێکمان بۆ دەجێڕێت و چمان پێشکەش دەکات. عەبدوڵای کوڕی مەسعود خوا ڕازی بێ دەفەرمێت هەر کاتێ برا مسلمانەکەتان بینی تاوان و گوناهێ دەکات ئێوەش مەبن بە هاوکاری شەیطان لە دژی ئەو برایەتان و پێی بڵێن ئەی خوا سەرشۆڕی بکەیت، ئەی خوا نەفرەتی لێ بکەیت، بەڵکو داوای بێوەیی بۆ خۆتان و ئەویش بکەن لە نزیک بوونەوە لە گوناه و تاوان. چونکە ئێمەی هاوڵانی موحەممەد دەربارەی هیچ تاوانبارێک هیچ حکمێکمان دەرنەدەکرد تا نەمانزانیایە لەسەر چ ڕەوشت و ڕێبازێکیان گیانی سپاردووە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.